وتیارێکی کورد بە شێوەیەکی دڕندانە و ناخەژێن پەلامار درا لەلایەن حەشدی شعبیەوە. بەرز محەممەد، ئەگەر تۆ تەنها لێرە قسە دەکەیت و کردار نییە لە ئێستا بە من بڵێ لەنجە جوابی پرسیارەکەت نادەمەوە، لەبەرەوەی ئێمەی کورد ئەوەندە قسەی ڕازاوە و بێکردار بە گوێماندا چەپێنراوە بێزار بووین. کردارمان دەوێت تکایە. أنا أقف إجلالا واحتراما بەخێر بێن سەر و سەرچاو، بەخێر بێن بۆ سلێمانی، بەخێر بێن بۆ شاری شاران، بۆ شاری شۆڕش، بەخێر بێن بۆ ئەو شارەی کە بە درێژایی مێژوو نەخەوتووە و ناخەوێ بە بەردەوامی لەسەر پێ بووە. ئەمڕۆ لێرەین لە شاری سلێمانی لە زانکۆی ئەمریکی لە سلێمانی و کاڵێم ئەمڕۆ لێرەین یعنی هەموو کوردستان لێرەیە. کاتێک کەڵێم ئەمڕۆ بێسونتۆک لە سلێمانیە یعنی هەموو کوردستان و هەموو عێراق لێرەیە. ئەو خانەوادە گەورەیە لێرەیە کە لە چیاکانی کوردستانەوە دەست پێیەکە هەتا ئەگاتە شەط العەرەب. فراوانترین تۆڕی گەنجانی وڵات لێرەن، هەموو دەنگ و ڕەنگەکان لێرەن. بەخێر بێن سەر و سەرچاو. زۆر دڵم خۆشە کە ئەمڕۆ لێرە لە سلێمانی پێشوازیتان لێەکەین، بەخێر هاتنتانەکەین و دڵنیام بەرنامەیەکی زۆر تایبەتەکەین بەیەکەوە. دڵنیام جارێکی دیکە ئەم خانەوادە فراوانە تواناکانی خۆی پیشانەیاتەوە بە پرسیارە ئازاد و ئازاکانی، بە پرسیارە دووربینەکانی جارێکی دیکە هەموو کوردستان و هەموو عێراق تەماشای ئێوە ئەکاتەوە. عەزیزەکان خۆشەویستان، ماوەیەکە تروسکاییەکی ئومێد لە دڵما ئەگەشێتەوە کە حەزەکەم لەگەڵ ئێوە بەشی بکەم. خۆتان ئەزانن لێرە لە کوردستان هەڵبژاردنمان کرد. ڕاستە لە کاتی هەڵبژاردنەکەیە ئەو زمانەی بەکارهێنرا کەمێک زمانێکی زبر بوو، ئەو پەیامانەی کە ئاڵوگۆڕیان پێکرا پەیامی توند بوون، بەڵام سوپاس بۆ خوا تەنانەت خوێنی لوتی مناڵێکیش نەڕژا. ئەو زۆر گرنگە. لە هەمان کاتە عەزیزەکانم ڕێک دوای هەڵبژاردنەکە بینیمان کە لایەنەکان تەوقەیان لەگەڵ یەک کرد و لەسەر مێزی گفتوگۆ و دانوستاندن کۆبوونەوە. ئەوەش لەو لاوە بوەستێ کە ڕێژەی بەشداریکردنەکە زۆر بەرز بوو. عەزیزان، ئەمە نیشانەی ئەوەیە کە هێواش هەنگاو بە هەنگاو بەرەو پێشەچین لەو پرۆسەیە، لەو ڕێگەیە کە لە کۆتاییە ئەمان گەیەنێ بە دیموکراسێتی تەواو. ئێمە لەو ڕێگەیاین ئێستا. بێگومان هەڵبژاردنەکەی ئەمساڵ کە کردمان لە کوردستان ئەوە بوو بە پاریش، ئەوە هەنگاوێکی زۆر باش بوو بەرەو پێش لە گەشتەکەمانە بەرەو دیموکراسێتی تەواو. دڵنیابن کاریگەری ئێوە زۆر بووە لەسەر ئەو هەنگاو نانانە بەرەو کامەڵبوون لە دیموکراسیەتە. ئەم پلاتفۆرمەی ئێوە، ئەم خانەوادە گەورەیە، ئەم بێسونتۆکەی ئێوە بوو بە هۆکاری ئەوەی کە سیاسیەکان ببینن جیلێکی تازە هاتۆتە کایەوە، زیرەکن، بەتوانان پرسیارەکەن، دووربینن، دیدگەیان هەیە و ئەیانەوێ ئەمڕۆیان لە دوێنەیان باشتر بێ و سبەینەیان لەمڕۆیان باشتر بێ. لە بەردەمیشمانە هەڵبژاردن لە عێراق هەیە، هەڵبژاردننی ئەنجومەنی نەرانەکرێ لە عێراق. بێگومان هەم دەرفەتێکی زۆر گرنگە، هەم تاقیکردنەوەیەکی زۆر گرانیشە بۆ ئەزمموی دەموکراسی لە عێراقا. ئەوە ماوەی چەند ساڵێکە، ماوەی 3 بۆ 4 ساڵە ئەبینین لە بەغا لە عێراق ئارامیەک، سەقامگیریەک، ئاوەدانیەک، بنیاتنانی ڕێگە و بان و برد و ژێرخانی وڵات بەڕێواچێ. ڕووی دەمم لە خوشکوبراکانمە لە ناوەڕاست و باشووری عێراق ئێستا. لە ڕاستیە ئەرکی سەرشانی ئێوەیە کە بڕیار بدەن لەسەرەوەی کە ئایا ئەم ئارامی و سەقامگیری و ئاوەدانیە بەردەوامە بێیاننا. دڵنیام ئێوە زۆر زیرەکن و ئەزانن چۆن بڕیارەیە. هەموو ئەمانە لەلایەکەوە بوەستن، ئێمەش بەردەوامین لە نووسینەوەی چیرۆکەکەی خۆمان. هۆکارێکی دیکەی دڵخۆشی و ئەو تروسکەی ئومێدەی کە لە دڵما گەشاوەتەوە هۆکارێکی کەمێک شەخسیە. عەزیزان، سوپاس بۆ خوا ڕەمەزانی ئەمساڵ زۆر پڕبەرەکەت بوو. لە ڕوودا و بەرنمەیەکمان کرد، بەرنمەی
پاشیفی ڕوودا و دۆستەکانم هاوڕێکانم زۆر پیرۆزباییان لێکردم دەستخۆشیان لێکردم کە بەرنمەیەکی زۆر پڕبینەر بووە ئەوە گرنگ بوو بۆ ئەوەی کاریگەری هەبێ بەرنمەکە زۆر سوپاسی هەموو کەسێکەکەم کە یەک چرکەی خۆشی یابێ بە ئێمە بە درێژایی مانگی ڕەمەزان بەڵام لەوە گرنگتر ئەوە بوو کە بەرنمەکە بەرهەمی هەبوو ئەنجامی هەبوو سەمەرەی هەبوو بەڕێزان سوپاس بۆ خوا و سوپاس بۆ بەخشندەیی هەموو ئەو بەڕێزانەی هاتنە بەرنمەکە بەشداریان کرد بە دەستە جەمعی توانیمان 113 کورسی خوێندنی ماستەر لە دەرەوەی وڵات بۆ گەنجانی کوردستان دابین بکەین. بێگومان لە ماوەی داهاتووە لە ئەو پەڕی 2 هەفتەی داهاتووە هەموو پرۆسەکە ڕائگەیەنین خوێنکاران چۆن دەتوانن بەشداری بکەن و کەڵک لەو کورسیانە وەربگرن بۆ ئەو پێشمەرجانە چین کە هەن بۆ خوێنکاران بۆ ئەوی بەشداری بکەن بەڵام لێرەوە جارێکی کە ئەمەوێ سوپاسی هەر هەموو ئەو میوانە بەخشندانە بکەم کە هاتن بەشداریان کرد یەکێ بە کورسیەک یەکێ بە دوان یەکێ بە 4 یەکێ بە 5 یەکێک بە 6 یەکێ بە 10 یەکێ بە 40 جا ئەوە زۆر گرنگە کە خزمەتێکە بۆ گەنجانی ئەم نیشتیمانە عەزیزان بەردەوامە بین ئەو کاروانەی کە نزیکی 2 ساڵ پێش ئێستا دەستمان پێکرد یەکەمین بەردەکانی بناخەی ئەم خانەوادە فراوانەماندانە بەردەوامە بێ بۆ ئەوەی کە بگەین بە هەموو ئامانجەکانمان بۆ ئەوەی کە ئەمڕۆمان لە دوێنێمان و سبەینێمان لەمڕۆمان باشتر بێ ئەمڕۆ لێرە لە سلێمانی چاپتەری دەیەمی چیرۆکەکەمانە نووسینەوە ئەڵلقەی دەیەمی بێستون تۆک تۆمارەکەین و میوانداری کەسایەتێکی زۆر گرنگەکەین کە لە چەند خولەکی داهاتووە دێت لێرەیە دائنیشێ چەند خولەکی داهاتووژنا ئێستا دێت لێرەیە دائنیشێ لەگەڵ من ئێوەش پێشوازی لە بەڕێز محەممەد ئەلحەسان نوێنەری گشتی سکرتێری نەتەوەیەکەوەکان بکەن لە عێراق. سڵاو لێبێ سڵاوتان لێبێ بەخێر بن سەر و سەرچاو بەخێر بێی بۆ سلێمانی بەخێر بێی بۆ زانکۆی ئەمریکی و بەخێر بێی بۆ بێستون تۆک زۆر سپاس دەکەم ئەمەوێ سەیری دەموچاوی ئەم خوێنکارانە بکەیت لە سەر تاسەری عێراقەوە هاتوون داوای لێبوردن دەکەم کە پشتم لەو ڕوخسارە جوانە نەکردووە ئەمەوێ بزانم هەستەکانت چۆنە ئەمڕۆ دەزانیت ئەمە دووەم سەردانمە بۆ سلێمانی هەر جارێک کە دێم عاشقی ئەو ناوچەیە و خەڵکەکەی دەبم زۆر خۆشحاڵم کە لە سلێمانیم هەروەها زۆر حەزم بەم کۆبوونەوەیە لەگەڵ ئێوە چونکە پێم وایە ئێوە داهاتووی عێراقن کەوابوو با دەست پێ بکەین کێ پرسیارەکە با دەستان ببینم زۆر باشە ئەوکەی هەمووتان کێ حەزی لە پرسیارە ئەوکەی ڕات چییە بە هەڵەبجە دەست پێ بکەین 19یەمین پارێزگای عێراق بەدڵنیاییەوە ئۆکەی بزانم کێ لە هەڵەبجەوە هاتووە فەرموو من دادیار فاروق حەمە تۆفیقم لە پارێزگای هەڵەبجەی شەهیدەوە هەڵەبجەی شەهید ڕەمزی قوربانیدان و خۆڕاگریە بۆ هەموو جیهان لە چەند ڕۆژی ڕابردووە لە بەغدا دەنگ بە پارێزگابووری دراو بە فەرمی بووە 19یەمین پارێزگای عێراق کۆمەلگەی نێودەوڵەتی بەڵێنی جێبەجێنەکراوی زۆری هەیە بۆ هەڵەبجە نەتەوەیە گرتووەکان چه هەوڵێکی جددی ئەیات بۆ لێپرسینەوە لە تاوانبارانی کارەساتی کیمیابارانی هەڵەبجە لە پێناو قەرەبووکردنەوەی هەڵەبجەیەکان سەرەتا سڵاوی خواتان لێبێت دووەم سوپاس بۆ ئەم پرسیارە لا هەموو شتێک گرنگتر ئەوەیە کە چەند ڕۆژێک بەر لە ئێستا بە پارێزگابوونی هەڵەبجە ڕاگەیەندرا ئەمە هەواڵێکی دڵخۆشکەرە بۆ زۆرێک لە عێراقیەکان و بەڵگەیە لەسەر ئەوەی کە گفتوگۆ و لێک تێگەیشتن لە نێوان عێراقیەکان لەسەر ئاستی ئەنجومەنی نوێنەران و حکوومەت بەردەوامە و پرۆسەیەکی دیموکراسی بەردەوام هەیە لێرەوە لەم مینبەرەوە
پیرۆزبایی لە خەڵکی هەڵەبجە و عێراق دەکەم بۆ ئەم دەستکەوتە. بەگشتی ئەم پیرۆزباییە تەنیا بۆ خەڵکی هەڵەبجە و تەنیا بۆ عێراق بە شێوەیەکی تایبەت نییە، بەڵکو بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتیە. ئەوەی لە هەڵەبجە ڕوویدا شتێکی سەختە و ئەقڵ ناتوانێت بهێنێتە پێش چاو. بۆیە ڕەحمەت دەنێرین بۆ گیانی شەهیدانی هەڵەبجە و پیرۆزبایی لە نەوەکانیان دەکەین بۆ ئەو دەستکەوتەی کە بەدەستیان هێناوە. داوا لە ئێوەش دەکەم سڵاو بۆ هەڵەبجە بنێرن. و پرسیارێکی هەبوو دەربارەی ڕۆڵی نەتەوە یەکگرتووەکان و بەرپرسیارەتی کۆمەڵگەی نێودەوڵەتی بەرامبەر بە هەڵەبجە. سەبارەت بە ڕۆڵی نەتەوە یەکگرتووەکان، ئێمە بە شێوەیەکی گشتی دەست لە کاروباری نێوخۆیی دەوڵەتان وەرنادەین. لە نەویشیاندا عێراق پرسی هەڵەبجە و گۆڕینی بۆ پارێزگا ئەمە کاروباری نێوخۆی عێراقە. بەڵام ئێمە وەکو نەتەوە یەکگرتووەکان یادی ئەوە دەکەینەوە کە بەسەر خەڵکی ئەو پارێزگایە و ئەو بەشە ئازیزەی عێراق داهاتووە. لە ڕێگەی دامەزراوەکانەوە کاریان لەگەڵ دەکەین. هەروەها لە ڕێگەی ئەوەی پێی دەگوترێت ئاژانسە تایبەتمەندەکان. پرۆسەی هاریکاری لە ڕێگەی ئاژانسە تایبەتمەندەکانەوە لە نێوان نەتەوە یەکگرتووەکان و عێراقدا بەردەوامە. دەست خۆش. ئۆکەی، بچینە چ پارێزگایەک؟ بچینە باشووری عێراق. بۆچی نەچینە بەسڕە؟ بەسڕە با تەماشای بەسڕە بکەین. ئادەی کوا ئەوانەی بەسڕە دەستان با دەستان ببینم. خەڵکی بەسڕە فەرموو. ئەمە جلی کللتوری ناوچەکەتانە؟ بەڵێ، هی باشوورە. ناوم مەهدی مەیسەمە. خەڵکی پارێزگای بەسڕەم و نوێنەری لاوانی عێراقم. لە کۆنفرانسی جیهانی بۆ گۆڕانی کەش و هەوا COP29 لە باکووری ئازەربایجان. پرسیارەکەم بۆ بەڕێز محەممەد حەسان تایبەتە بە COP29 بەشداریمان لە کۆربەندی کەش و هەوای نێودەوڵەتی. ئەگەر سیاسەتە نیشتمانیەکان هێشتا تایبەت بن بە داهاتی نەوتی و هیچ بیرکردنەوەیەکی واقعی بۆ ئابوووریەکی بەبێ کاربۆن نەبێت، بەڕای تۆ کێ ڕێگری لە گۆڕانکاریەکان دەکات؟ زۆر سپاس. سپاس دەکەم. من پێم وانییە کە هیچ ڕێگریەکە بێت، بەڵکو توانە و دەرفەت هەن. هەروەکو دەزانن پرسی گۆڕانی کەش و هەوا پشت بە ڕۆڵ و کاری تەنیا لایەنێک نابەستێت. کەش و هەوا سنووری دەوڵەتان دەبەزێنێت. کاریگەریەکانی کەش و هەوا تەنانەت لە جەمسەری باکوور و باشوور کاریگەری لەسەر هەموو جیهان هەیە. بەڵام توانای دەوڵەتان لە مامەڵەکردن لەگەڵ کەش و هەوا و گۆڕانکاریەکانی کەش و هەوا ئەوەیە کە خۆی دەسەپێنێت. التغيرات المناخية هو هذا الذي يحكم. ئەمەژت بە داهاتی نەوتدا. الريع النفطي لا تنسى لەبیرت نەچێکە عێراق و ناوچەکە بە نەوت و سەرچاوە نەوتیەکان دەوڵەمەندن. بۆیە ئەوە نەفرەت نییە، بەڵکو نیعمەتە ئەگەر بەباشی مامەڵەی لەگەڵدا بکەین. چارەسەر بۆ زۆربەی کێشەکان بە شەو ڕۆژێک و لە ڕێگەی دوگمەیەکەوە بەدینایەت. بەڵکو پێویستی بە هاریکاری هەیە. هەروەکو دەزانن کە کەش و هەوای عێراق سنووری عێراق دەبەزێنێت و پەیوەندی بە دەوڵەتانی دیکەوە هەیە. بۆیە هاوکاری نێودەوڵەتی و هەرێمی پێویستیەکی ژیانە و ڕەنگە ئەم چارەسەریانە لە دەسەڵات و توانای دەوڵەتێک زیاتر بن. من لێتان ناشارمەوە کە من زۆر کاریگەرم بەوە. ئەم وڵاتە دێرینە بە شارستانیەتەکەی کە چەندین ساڵە هەیە ئەوە یەکەمین ئاڵنگاری نییە کە ڕوبەڕووی بووتەوە. بەڵام توانیویەتی کە پارێزگاری لەم پێک هاتەیە و ئەم وڵاتە بەم هەمە ڕەنگی و دەوڵەمەندیە کولتوری و
کۆمەڵایەتیەوە بکات. بۆیە دەبێت جۆرێک هیواتان بە داهاتوو بە توانەکانتان هەبێت. ئەوەی ئەمڕۆ بڕیار دەدات ڕەنگە کەسێکی جیاواز بێت، بەڵام پشتیوان بەخودا لە ساڵانی داهاتوودا ڕەنگە یەکێک لە ئێوە ببێ بە وەزیری ژینگە یان بەرپرسی کەرتی ژینگە یان پارێزگار یان سەرۆکوەزیران یان سەرۆککۆماری عێراق. بۆیە بڕیاری سەرەتاو کۆتایی لە دەستی ئێوە خۆتاندایە. بۆ نا ڕەشاد ڕەنگە بێتە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران، خەڵکی ئەنباریشە. ئێستا بچینە چ محافەزەیەک ئادی با دەستان ببینم ئاوا نابێ، دوایی گلەی مەکەن بڵێن دەستمان بەرز. بەغداد لە بەغاوە هاتووی؟ سڵاو، من قوتابی ڕەفەلجاسم محەممەد، خەڵکی پارێزگای بەغدام لە زانکۆی تەکنۆلۆژی و پەیوەندیەکان لە بەشی زانستی کۆمپیوتەر. پرسیارەکەم بۆ تۆیە مامۆستا. غەزە، ئێران، سووریا، لوبنان، وڵاتانی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەم ناوچەیە ساڵانێکە بەدەست قەیرانەوە دەناڵێنێت. بە تایبەتی لەو دەوڵەتانە بۆ چوونی تۆ پێشنیاز و تێڕوانین و ئامۆژگاریت بۆ عێراق و عێراقیەکان و حکوومەتی عێراق چییە کە بە شێوەیەکی دروست کار بکەن بۆ ئەوەی خۆیان لە دۆخی ئێستا ڕزگار بکەن؟ ئایا بە بڕوای تۆ بێلایەنی لە هەموو جەنگەکان و ئەو شتانەی لە ماوەی ڕابردوو ڕوویاندا باشترین بژاردەیە بۆ ڕزگاربوونمان و بنیاتنانی عێراق؟ سوپاس. سپاس بۆ تۆ کچەکەم، ببوورەکە پشتم لێتە. پرسیارەکەت زۆر گرنگە و پرسیارێکی سیاسی قۆڵە. ئەمە ئاماژەیە بۆ ئاگایی تەواو لە دۆخی ناوچەکە. ڕەنگە تۆ خەڵکی بەغدابی، بۆیە ئەو پرسیارە دەکەیت. من کەمێک پێش ئێستا باسم کرد کە مێژووی ئەو وڵاتە هیچ دوێنێ نییە. عێراق وڵاتێکی دێرینە و بە چەندین ئاڵنگاریدا تێپەڕ بووە و بۆ هەتایە دەمێنێتەوە. بەڵام ئەوەی گرنگە بریتە لە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵیان و چۆنیەتی چارەسەرکردنی. بە ڕاشکاوی پێت دەڵێم ئەوەی حکومەتی عێراق ئەنجامی داوە و مامەڵەی لەگەڵ قەیرانەکانی ناوچەکەتدا کردووە زۆر سەرکەوتوو بووە. زۆرێک لە ناکۆکی و ململانەکانی لە عێراق دوورخستۆتەوە و عێراقی لەو ململانەیانە دوورخستۆتەوە. بەڵام ئەوەی لە ناوچەکە ڕوو دەدات کاریگەری دەبێت و کاریگەری نەرێنی تەنانەت لەسەر ویژدانی هەموو مرۆڤایەتی دەبێت. بەڵام سوپاسی سەرۆکوەزیران و وەزارەتی دەرەوە دەکەم بە تایبەتی دیبلۆماتکاری بەتوانە دکتۆر فواد حوسێن و هەموو ستافی وەزارەتی دەرەوە، هەروەها ئەوانی دیکەش کە لێرەن لە نەویاندا سەرۆک مەسعود بارزانی لەسەر چۆنیەتی مامەڵەکردنیان بەهێمنی و پیشەیانە لەگەڵ چەندین ئاڵنگاریدا بۆ دوورخستنەوەی عێراق لە هەر کاریگەریەکی نەرێنی کە ڕەنگە هەبێت. پرسی فەڵەستین و غەزە نوێنین. لە ساڵانی چلەکانەوە پرسیارێکی نێودەوڵەتیە لەسەر مێزی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی. دڵنیات دەکەمەوە کە ئەوەی لەم ناوچەیە ڕوویدا چ لە سووریا بێت یان لە غەزە یان لە شوێنەکانی دیکە یان تەنانەت لە یەمەن، ئەوانە ئاڵنگارین و ڕوبەڕووی کۆمەڵگەی نێودەوڵەتی دەبنەوە. بەڵام مامەڵەی دەسەڵاتدارانی عێراق و بڕیار بەدەستانی ئەو وڵاتە هاریکار بوو، مامەڵەیەکی ژیرانە و عەقڵانی بوو. عێراقی لە زۆر کێشە دوور خستەوە. لەم مینبەرەوە پیرۆزبایی لە هەموو عێراقیەکان دەکەم. لە نەویاندا لە پێشەمویانەوە سەرۆکوەزیران محەممەد شیع سوودانی لەسەر ئەو شێوازە نمونەیەی کە توانی لە ڕێگەیەوە ئەم وڵاتە ئازیزە بپارێزێت. اینجا با دەستان ببینم.
بچینە چ پارێزگایە چ پارێزگایە پێم وایە پێویستە دەرفەت دەیتە کچانیش. کوردستان نا هەموو عێراق. چی دوت ها کچان ئۆکەی تەنها یەک کچ پرسیاری کردووە. کچێ پرسیاری نەکردووە ئەوکەی باش با خانمێک قسە بکە فەرموو. شەهەد لە پارێزگای کەرکووک چەندین پەیماننامە و ڕێککەوتنی نێودەوڵەتی هەن کە لەلایەن نەتەوەی گرتوەکانەوە پەریان پێدەدرێت وەکو ڕێککەوتنی سیدا و کە تێیدا هاتووە بنبەرکردنی هەموو جۆرەکانی جیاکاری دژی ژنان. هەروەها هاوسەرگیری پێشوەخت کۆسپێکە لە بەردەم پێشفەچوونی کچان و کاریگەری نەرێنی دەبێت لەسەر تەندروستی دەرونی و جەستەیان. پرسیارم بۆ بەڕێز محەممەد حەسان ئەوەیە چۆن نەتەوەی گرتوەکان پشگیری عێراق دەکات بۆ جێبەجێکردنی ڕێککەوتنی سیداو کە بنبەرکردنی هەموو جۆرەکانی جیاکاری دژی ژنان تێیدا هاتووە لە کاتێکدا هێشتا ئاڵنگاری یاسایی و کولتوری لە عێراق هەن کە مافەکانی ژنان سنووردار دەکەن. سوپاس. شكرا لك. سپاس بۆ تۆ. پرسی مافی ژنان بەشێکە لە مافە سەرچیەکان و مافەکانی مرۆڤ. نەتەوەی یەکگرتووەکان ڕۆڵێکی باڵا و وەکو ئەوەی پێی دەگوترێت یونیڤێرساڵ ستانداردی هەیە. هیچ دەوڵەتێک نییە بتوانێت بانگەشەی ئەوە بکات کە هەموو شتێکی تەواو و پێرفێکتە. هەمووان کەم و کوڕیان هەیە و پێویستە کار بکەن بۆ پێشخستنی پرسەکانی تایبەت بە ژنان. لە مێژوودا من لە ڕووی مێژوویەوە دەیڵێم تەنانەت نەک مێژووی کۆن. عێراق پێشکەوتوو ناوازە بوو لە پرسەکانی تایبەت بە ژنان. دەستوری ساڵی 59 یەکێک بوو لە باشترین دەستورەکانی ناوچەکە. بێگومان هێشتا ڕوبەرێکی فراوان هەیە بۆ گەیشتن بە ستاندار کە کۆمەڵگەی نێودەوڵەتی دایناوە. بەڵام لە ڕوانگەی منەوە عێراق لەو ئاراستەیە بەردەوامە. ڕاستە هەندێک ئاراستەی سیاسی هەن لەسەر ئاستی بڕیار بەدەستان لە عێراق، بەڵام ئەمە لە کۆتاییدا وڵاتی خۆتانە. ئێوە بڕیار دەدەن کە چی دەخوازن بەو شێوازەی کە دەتانەوێت و ئەوەی خزمەت دەکات و پارێزگاری لە کەرامەتی مرۆڤ و کەرامەتی ژن و مافەکانی دەکات. ئێمە لە دۆخی مافەکانی مرۆڤ لە عێراق نیگەران نین. وەکو دەزانن کە ئەمە ڕێڕەوێکە لە ساتێکدا پەیدا نابێت و بڕیاری لەسەر بدرێت، بەڵکو ئەمە باوەڕێکی نێوخۆییە لەلایەن گەل و هاوڵاتیانەوە، نەک تەنیا لە شاری بەغدا یان بەسرا یان لە شارەکان و گەڕەکە مەدەنیەکان، تەنانەت لە گوندەکانیش. هیچ دەوڵەتێک لە جیهاندا نییە کە بتوانێت و بڵێت هەموو کارێکی پێویستی لە دۆسیەکانی مافی مرۆڤ و دۆسیەکانی ژنانی بە تایبەتی بەدەستهێناوە. پرسی مافەکانی ژنان و مافەکانی منداڵان لە پێکاتە سەرچیەکانی کارەکەمانە لە نەتەوە یەکگرتوەکان. ئێمە بە پەیوەندیەکی دۆستانە و لێک تێگەیشتن و گفتوگۆیەکی بنیاتنەرانە لەگەڵ بڕیار بەدەستان لە عێراق مامەڵە دەکەین و لە هەڵوێستەکانی کۆمەڵگەی نێودەوڵەتی و ستانداردی کۆمەڵگەی نێودەوڵەتی ئاگاداریان دەکەینەوە. پێم وایە کە ڕێڕەوەکە بەو ئاراستەیە بەرەو باشتر دەڕوات. من دەزانم کە تۆ ئاماژە بەوە دەکەیت کە پێی دەگوترێت PSL یاسای باری کەسی. ئێمە لە نەتەوە یەکگرتوەکان هەڵوێستمان هەبوو. ئەگەر گەڕێیتەوە بۆ هەندێک لەو ڕاگەیەنراوانەی کە دەرچوون، بەڵام لە پلەی یەکەم و کۆتاییدا ئەمە پرسێکی عێراقی نێوخۆییە و نەتەوە یەکگرتوەکان خۆی بەسەر دەوڵەتاندا ناسەپێنێت، بەڵکو هانیان دەدات و هاوکاریان دەکات بۆ گەیشتن بە ئاستی نێودەوڵەتی و ستانداردی جیهانی. من گەشببینم بە ئێوە، ئێوە داهاتوون، بەدەستی ئێوەیە ئاراستی ئەم وڵاتە بەرەو ئەو ئاستە بگۆڕن کە ئێوە پێڕاستی دەبن. توجهات هذا البلد نحو المستوى الذي ترضونه أنتم.
سوپاس. شكرا. اوكي با کوردستان بزانین چێ لە کوردستانەوە لەگەڵمانە کوردستان ئادەی با بینەوە پرسیارێ بکەین. ئەوکەی دوهۆک نبینم دوهۆک کوان دوهۆک ئەوە جلی هینی دوهۆک لە بەرە ئادەی ئەستە بزانم. سلام جماعت چطورن باشن انشالله. دست به بری دست بسیار خوب کم مدوتن از پیروزباهی کردستانیا بکم به هبونا سرکفتنا نادیا دو که با قهرمانیا جاما کنداوی اوشی دست کفته که مازنه با عراق همیه تایبتیشی با کردستانه ممنون ساغبن و دست کفته دویشی راستی اف اسبوعه بوما اسبوعه که گلکا میشوی بی دست کفته دویشی پارێزگاه بینا پێنجە یا کوردستانی ئەوژی باژێرە هەڵەبجە شەهید ڤیا بەبەری چەند ساڵە ئەف چتەچێ بە بەلێن و کەژی هەر درەنگ نییە پیرۆزبۆی ئەوات کەم و پاشی پیرۆزبۆی خۆ هەمە عێراقیات کەم بۆ vê پارێزگاه بینێ پرسیارە من بۆ mêvanême ئەوە ku ev منظماتê hatîne Kurdistanê heta çi rade girîngî daye mafê gence û heta çi rade dê girîngî dene mafê gence û teniye ev bî. اوكي دست خوش. في البداية أشكركم على سؤال. سەرەتا سوپاس بۆ پرسیارەکەتان و پیرۆزبایی سەرکەوتنی تیپی دوهۆکتان لێ دەکەم. هیچ یانەیەکی عمانی تیا بوو پاڵەوانیەتێکە؟ هیچ زانیارێکم نییە. هیچ زانیارێک نییە؟ مەهزانم. تەماشای فوتبۆڵ ناکەی؟ دەیکەم بەڵام لەو ڕۆژانەدا کە ئەوە ڕوویدا من سەرقاڵی ڕاوێژ بووم لێرە. چ یانەیەک پشگیری لەیەکەی؟ پشگیری کام یانەیە دەکەم ئەمە پرسیارێکی باشە. من پشگیری ئەو یانەیە دەکەم کە چاوەڕێی ئەوە کەم وەکو دیبلۆماتکارێ وەڵامێکی وابێت تۆ بڵێ لە ڕاستیدا ئێمە بە هەمان چاو تەماشای هەموو یانەکانەکەین. نا بەڵام من پشگیری ئەو یانەیە دەکەم کە بەباشی یاری دەکات. با ڕەوشتێکی بەرزەوە یاری دەکات. ئەو یانانەی کە لە خوارەوە دێن و هەوڵی کێبڕکێ دەدەن. هیچ ناوێکت لە خەیاڵان نییە؟ نا. بەڵام من خۆم چاودێری پاڵەوانێتی کەنداو دەکەم. هەمیشە بەهۆی بارودۆخیانەوە پشگیری یەمەن دەکەم. یەمەن حەز دەکەم هەواڵی خۆش ببیستن ببردنەوەی شتێک لەسەر ئاستی وەرزشی. ئەی لەسەر ئاستی نێودەوڵەتی. من هیچ شتێک لەبارەی ڕیال مەدرید و بەرسێلۆنا نازانم. نایزانی. نەخێر. سەبارەت بە پرسیاری هاوکارم نەتەوە یەکگرتوەکان چوارچێوەیەکی تەواوی هەیە بە ناوی یوث نوێنەرێکی تایبەتی ئەمینداری گشتی بۆ گەنجان هەیە. پەیوەندی نەتەوە یەکگرتوەکان لەگەڵ عێراق و کوردستان پەیوەست بە پرسەکانی گەنجان هەیە. لە ڕوانگەی تایبەتی خۆمەوە ئێوە ئەو کەسانن کە ئەو ڕوبەرەدا دەپۆشن. ئێوە ئەو کەسانن کە کەناڵەکانی هاریکاری دروست دەکەن. ئەگەر ئێوە بە بیرۆکە و بەرنامەوە بێن بۆ نەتەوە یەکگرتوەکان دڵنیابن کە نەتەوە یەکگرتوەکان بەرەو ڕووتان دێت. نەک تەنیا بە هەنگاوی سادە بەڵکو بە هەنگاوی خێرا بۆ جێبەجێکردنی پێداویستەکانی گەنجان. من لە ڕوانگەی خۆمەوە ئەمەش یەکێکە لە سونەتەکانی ژیان. گەنجانی ئەمڕۆ سەرکردەی داهاتوون. ئەوەی لێرە دەیبینم سەرکردە دەبینم. ئەمە سونەتی ژیان. ئەوکەی کەوا بوو بە ئەم جاریان خانمێک بێ خانمێک برایەک خانمێک برایەک فەرموو. اف دمه هوا باش بید ناوه من دعایه از پارێزەر مش باژێرە دهوکێ ez jî wekî zemîlê xwe pîrozbahiya yana dihokê dikem ku bûye êkem yana Iraqî kasa Xelîcî bi dest xwe vebînîtin. Pisyara min bû cenabê te ew e ez wek çeka Kurd min divêt ez bizanim bûçî rêkxiraweka wekî netewêt ê girtî bi hemî hêza xwe û bi hemî desthalatê xwe piştevaniya dewleta İsraîlê diket ku dewleta xwe hebîtin belê piştevaniya Kurdistanê naketin. Bû zanîn
کردستان چه جینوساید نکرینه بسره چه کسا و چه جنو زاروکو خلق سویل نکشتینه هر واسا کردستان چه خاک داگیر نکرینه و هجمار خلق و سجاری و هجمار خلق اسرائیل و همه مقاومات آنکو توانای دولت کا بهز یا هین لیل سر و همه راده بینی اسرائیل پشتوانی و هیو کردستان پشتوانی نینه بوچی دبل ستاندرز هنه بوچی او ستاندرز اسرائیل تطبیق دبن لکردستان و جهندی تر تطبیق نابن سپاس سپاس دەکەم وابزانم تۆ پارێزەریت تۆ دەزانیت کە ڕێکخراوێکی جیهانی هەیە بە ناوی نەتەوە یەکگرتوەکان ئەگەر مەرجەکان لە هەر ئەندامێکدا هەبوون ئەوە بە میکانیزمێکی دیار لە نەتەوە یەکگرتوەکان بۆ بەدەستێنانی ئەندامێتی تێدەپەڕێت ڕاستیەکەی پرسی فەڵەستین پرسێکە کەم ماوەیەکی بەسەردا تێپەڕیوە بەڵام ئەندامێتی ڕێگە و بواری دیاریکراوی خۆی هەیە ئەگەر ئەو مەرجانە لە دەوڵەتێکدا هەبوون ئەوە بڕیارەکەت دەگەڕێتەوە بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی دەتوانم بەو شێوەیە وەڵامت بدەمەوە هیوای سەرکەوتن بۆ دەخوازم پشتیوان بە خوددا ئەزمموی کارکردنت لەو بوارەدا دەبێت بۆ جێبەجێکردنی ئەو بیرۆکە و تێڕوانین و بنەمایانەی کە تۆ هەتن لە چوارچێوەی ئەوەی کە تۆ بە شایستەیەکی یاسایی دەزانیت کە دەبێ بەسەر دەوڵەتدا جێبەجێ بکرێن سوپاس ئۆکەی با دەسەکانتان ببینم بچینە کوێ لە باشوور بووین با بینە با بچینە نینەوە فەرموو عەبدوڕەحمان زیاد ڕوبەیعیم خوێندکاری زانکۆی تەکنیکی باکوور مووسڵ بەشی ئەندازیاری کیمیایی لە نەتەوە یەکگرتووەکان زۆر باسی بەهێزکردنی گەنجان دەکرێت زۆر بەرنامە ڕادەگەێنرێت بەڵام نوێنەرایەتی ڕاستەقینەی گەنجان نابین لە کاتی جێبەجێکردنیاندا نانبینین بەهێزکردنی ڕاستەقینەی گەنجان لەکوێدایە بە تایبەتی گەنجانی نینەوە ئەوان لە جەنگ ڕزگاریان بووە بێ دەرفەتن بێ پشگیری و بێدەنگی ڕاستەقینەن هیچ هاوبەشێکی دیکەشیان نییە کە پشگیریان بکات ڕای تۆ چییە لەسەر ئەم بابەتە هیوادارم وەڵامێکی ڕاشکاوانەت پێبێت سپاس بۆ تۆ کوڕی خۆم ئەمە پرسیارێکی گرینگە پێویستە خاتون یاساناس ئەوە بزانێت و دەشزانێت کە نەتەوە یەکگرتوەکان لە سەرەتا و کۆتاییدا ڕێکخراوێکە بەڵام بڕیاری پێشکەشکردنی پرۆگرام و پشگیری بۆ گەنجان پەیوەندی بە دەوڵەتان و پارێزگاکان خۆیانەوە هەیە تۆ خەڵکی نینەوای من بە هەموو ڕاشکاویەک پێت دەڵێم کە بەرنامەی تایبەت بۆ گەنجان لە مووسڵ و نینەوە هەن ڕەنگە تۆ ئەوە نەزانیت ئەوەش لە چوارچێوەی هاو ئاهەنگی نێوان حکومەتی عراقی و نەتەوە یەکگرتوەکاندایە پشتیوان بە خوددا لە ڕۆژانی داهاتوودا شتی باش لەو بارەوە دەبیستی لە عێراق بێگومان تەنیا کورد و عەرەب ناژین خوشک و برا کریسیانەکانمان و تورکمانەکانیش هەن و گوێ لە هەردوو ئەو پێکاتەیە شەگرین کریسیانێک ئەمەوێ قسە بکە دوایی تورکمان ئەمە سلاوە بە زمانی کریسیانی سلاوی خۆشەویستی و ئاشتی لە بەڕێزت من گەنتام خوێندکاری پزیشکی لە بەغدا کریسیان دوو پرسیارم هەیە سوپاست دەکەم پرسیاری یەکەم لە تەمەنی 19 ساڵیدا لە چەند کۆنفرانسێک ئامادە بووم هەندێک لە کۆنفرانسەکان لەلایەن ئاژانسەکانی نەتەوە یەکگرتووەکان و وەزارەتەکانەوە بەڕێوە دەبران ئێمە گۆڕانکاریەکی بەرچاو نابینین گەورەترین بربەست بریتیا لە دابینکردنی پارە چۆن UN دەتوانێت ئەمە بەهێزتر بکات پرسیاری دووەم ئایا CDG دەناسیت؟ کەمکردنەوەی نایەکسانی زمانی سریانی کە یەکێکە لە کۆنترین زمانەکان و لە ئارامیەوە سەرچاوی گرتووە بەداخەوە ڕوبەڕووی لە نێو چۆن دەبێتەوە
هۆکارەکەش ئەوەیە کە وەک فەڕەنسی و ئینگلیزی یان عەرەبی و فەڕەنسی و ئینگلیزی لە قوتابخانەکاندا ناخوێندرێت. چۆن دەتوانین پارێزگاری لەم میراتە بکەین؟ کەمتر لە ملیۆنێک کەس دەتوانن بە سریانی قسە بکەن. بەداخەوە بەختەوەر نیم تەنانەت نازانم بخوێنمەوە. ئەوە شەرمە بۆ من. سوپاس. سەرەتا سوپاستان دەکەم بۆ ئەم پرسیارە. وأقدم التهنئة بمناسبة الإيستر. پیرۆزبایی ئیستەرت لێ دەکەم. پێم وایە ئەم ڕۆژانە بوو. کریستیانەکان پێکاتەیەکی سەرەکین لە عێراق. ئەمڕۆ دروست نەبوون. بوونی کریستیانەکان و ئەوانی دیکەش شتێکی ئەرێنیە بۆ عێراق. عێراق خاوەنی ئەو مۆزاییکە مێژوویەیە. لەم مینبەرە گرنگەوە لەم شارە جوانە داوا دەکەم کە پارێزگاری لە هەموو میراتی عراقی بکرێت. في هذه المدينة الجميلة إلى المحافظة على كل الموروث العراقي. سەبارەت بە دابینکردنی پارە هەر وەک دەزانن کە نەتەوە یەکگرتووەکان بانک نییە. بەڵکو پرۆگرام هەیە یارمەتی پێشکەش دەکەن و پشتگیری دابین دەکەن. ئەو خاڵی کە مەبەستم بوو پێت بڵێم ئەوەیە کە عێراق وڵاتێکی هەژار نییە. عێراق وڵاتێکی هەژار نییە. لە عێراقدا خێر و بێری زۆر هەن بۆ چارەسەرکردنی هەموو پێداویستیەکانی ڕۆڵەکانی ئەم گەلە دێرینە. هیچ گومانێک لە دڵمدا نییە کە ئێستا و لە داهاتووشدا حکوومەتی عێراقی لە بەغدا دەست بەرداری ئەو پرۆگرامانە نابێت کە پارێزگاری لە میراتە مێژوویەکان و پێکهاتە سەرەکیەکان دەکەن لەم وڵاتەدا. ڕاستە کە نەتەوە یەکگرتووەکان بە قەیرانێکی داراییدا تێدەپەڕێت. بەڵام پشتیوان بەخوا ئەوە ماوەیەکی دیاریکراوە. ئاژەنسە تایبەتمەندەکان بەردەوام دەبن لە کارکردن لە نزیکەوە لەگەڵ هەموو ڕۆڵەکانی ئەم نیشتیمانە عێراقیە لە ڕێگەی دامەزراوە عێراقیە مەرکەزیەکانەوە. من لە ڕوانگەی خۆمەوە وەکو عومانیەک پێش ئەوەی فەرمانبەر بم لە نەتەوە یەکگرتووەکان پێم وایە کە زمانی سریانی میراتێکی گرنگە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و دەبێت پارێزگاری لێ بکرێت. دامەزراوەی ناسراو هەن لە نەتەوە یەکگرتووەکان بە هەموو دڵسۆزیەکەوە کار دەکەن. لە نەویاندا ئەوەی پێی دەگوترێت لیژنەکانی دانیشتوە ڕەسەنەکان بۆ پارێزگاریکردن لە میراتە ڕەسەنەکان. من دڵنیام کە عێراق بەهۆی ئەوەی کە یەکێکە لە دەوڵەتە دامەزرێنەرەکانی نەتەوە یەکگرتووەکان دەبێت ئەوەش بزانین کە عێراق لە دامەزرێنەرانی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانە. ئامادەیە بۆ کۆکردنەوەی عێراقیەکان چ کریستیانەکان بن یان جوو یان عەرەب یان کورد یان ئێزیدی و ئەوانی دیکە. ببوورە بەس وشەی ئەکراد وشەیەکی خۆش نییە ئازارمانەیە. داوای لێبوردن دەکەم بە شێوەیەک لە شێوەکان بۆ بچووکردنەوە و کەمکردنەوە بەکاریە. بەڕاستە؟ وەکو ناوی هەموو نەتەوەیەک ناوی نەتەوەی کوردیش لە زمانی عەرەبیە جەمعی نییە. باشترین دەربڕین چییە؟ کورد. کورد. بۆ نمونە چۆن بە عەرەب ناڵین ئەلئەعراب بە هەمان شێوە. بەڵێ ڕاستە. دەبێ بە بێڕێزی. من ئەوە لە بەرچاو دەگرم. زۆر سوپاس دەکەم ئەمە بیری هەموو کەسێکە خەمەوە من. بە پێچەوانەوە ئەم وڵاتە بە پێکاتەکانیەوە جوانە. دەبێت پارێزگاری لەو پێکاتانە لەم مۆزاییکە جوانانە بکرێت. ڕێزم بۆتان هەیە. زۆر سوپاس دەکەم. Okay, دەستان ببینم هەمووتان دەست. Okay, there is a lady over there with red hair. Let's listen to you.
سڵاو من سەفا ئەحمەد خوێندکاری ئەدەبی ئینگلیزی لە زانکۆی بەغدا. پرسیارەکەی ئەمڕۆم ساڵی 2019 هەموو پارێزگاکانی عێراق لە زیقار بەغدا لە نێو گۆڕاپانەکان خۆپیشاندانەکان هاوارێک بوون بۆ وڵات. گەنجەکانمان باجێکی گەورەیاندا. ئایا نەتەوەیە گرتوەکان ئەو پێشلکاریانەی کاتی خۆپیشاندانەکانی تۆمار کرد؟ ئەگەر بەڵێ چ ڕێو شوێنێک گیراوەتە بەر؟ ئایا ئەم شتە بەڕاستی چاودێری دەکرێت یاخود تەنیا بۆ کاتی پێویست بوو؟ لە ساڵی 2019ەوە تاوەکو ئێستاش کردکردنێکی میدیایی گەورە لەلایەن حکوومەتەکانەوە لەسەر ئەم بابەتە دەبینی. هیوادارم وەڵامێکی ڕوون وەربگرم نەک دیپلۆماسی. سپاس دەکەم کچەکەم ببوورەکە پشتم لە تۆیە. هیچ دەوڵەتێک تەواو نییە. هیچ دەوڵەتێکی تەواو لە جیهاندا نییە. هەر وڵاتێک خاڵی ئەرێنی و نەرێنی تێدایە. بەڵام چۆن کار دەکەین بۆ کەمکردنەوە و چارەسەرکردنی نەرێنیەکان و گەورەکردنی ئەرێنیەکان. ئەوە ئامانجەکەیە. عێراقی ئەمڕۆ جیاوازە لە عێراقی 4 ساڵ یاخود 10 ساڵ پێش ئێستا. پێم وایە تۆ لەم خاڵەدا لەگەڵم هاوڕایت. داواکاریەکانی گەلی عێراق شتێکی نێوەخۆییە لە نێوان عێراقیەکان و سەرکردەکانیان کە دەنگیان بۆ داون و ئەوانەی نوێنەرایەتیان دەکەن. ئێمە لە پەیوەندیەکی تونند و تۆڵداین لەگەڵ بەرپرسانی عێراقی سەبارەت بەم بابەتە و بە هەموو دڵسۆزیەکەوە دەیانگوازینەوە بۆ بەرپرسان و حکومەتی عێراقی. دووپاتی دەکەمەوە کە هیچ حکومەتێک لە جیهاندا پێشلکاری لە دژی هاوڵاتیان و گەلەکەی قبوڵ ناکات. دیموکراسی بە پراکتیک دەبێت و کاتی دەوێت و تەنیا بۆ دەوڵەتێکی دیاریکراو نییە. ئێوە گەنجانی داهاتووی ئەم وڵاتن. ئامۆژگاریم بۆ ئێوە ئەوەیە کە هەموو بیرۆکە و تێبینیەکانتان بە شێوازێکی ئاشتیانە بن لە ڕێگەی ئەو دامەزراوانی کە ئێوە خۆتان دروستان کردوون بەپێی دەستوری عێراق. ئایا وەڵامێکی دیپلۆماسیم داوەتەوە یان نا؟ جنابت الترجمة بلا زحمة. Or let me go English. Okay, or Kurdish. Which one? English? زۆر باش. چەند ساڵە لە نەتەوە یەکگرتوەکان کارەکەی؟ چی؟ چەند ساڵە کار بۆ نەتەوە یەکگرتوەکانەکەی؟ من لە سێپتێمبەری پارەوە وەکو کارمەندێکی نێودەوڵەتی کار بۆ نەتەوە یەکگرتوەکان دەکەم. لە پارەوە؟ بەڵێ. پێشەوە؟ پێش ئەوە بۆ ماوەی 34 ساڵ دیپلۆمات بووم لە حکومەتی سوڵتان نشینی عومان. 34 ساڵ؟ بە زۆری لەگەڵ نەتەوە یەکگرتوەکان. کارکردن لە بواری دیپلۆماسیا بۆ 34 ساڵ لە ڕاستیە ئەمەی کردووە بە شێوەی ژیانی تۆ، ئەمە بۆ بە لایفستایلی تۆ. تەنانەت پرسیارت لە یەکەم دەربارەی تۆپی پێ تۆ پێمەڵەی لە ڕاستیە من پشگیری ئەو یانەیە دەکەم کە ئەخلاقیان هەیە. ناوی یانەکەمان پێناڵی هەموو شتێکمان پێ ئەڵی تەنیا وەڵامەکە نەبێ. بەڵام بەڕاستی تۆپی پێ وەرزشی دڵخوازی من نییە. ئەی کامیان وەرزشی دڵخواستە؟ من ڕادەکەم. تۆ ڕاکردن دەکەی؟ هەموو ڕۆژێ؟ هەموو ڕۆژێ. چەند خولەک؟ ڕۆژانە 14 کیلۆمەتر. 14 کیلۆمەتر ڕاکردنی ڕۆژانە. جا تەسەورەکەیم هاوینە بتوانین لە بەقاوە بکەیت؟ دەزانی من هەرگیز لە بەغدا لە وەرزی هاویندا نەژیاوم، بۆیە ئەمە شتێکە کە دەبێت بیبینم. زۆر زەحمەتە بێ بۆ ئەم هاوینە گەرمای بەغا. بەڵام من دەچمە هۆڵی وەرزش لەوێ ڕادەکەم. ئەوکەی پرسیارێکی کە باوەرگرین. ئادەی با دەستان ببینم، با دەستان ببینم. ها؟ أنبار؟ لا الناصرية. وين الناصرية؟ خلي يشوف أياديكم. ناصرية تفضل. سڵاوی خوای گەورەتان لەبێت.
علی حتات خەفاجی لە پارێزگای زیقار شاری پیتی یەکەم ئەو شارەی مرۆڤایەتی فێری خوێندنەوە و نووسین کرد شاری گلگامێش و زەقورەی ئور السيد محمد الحسان بەڕێز محەممەد حەسان پرسیارەکەم بۆ بەڕێستان ئەمەیە نزیکەی هەفتەیەک لەمەو پێش خۆپێشاندانێکی ئاشتیانەی مامۆستایان لە پارێزگای زیقار ڕوویدا خۆپێشاندەران ڕوبەڕووی لێدان و ئەشکەنجە و سوکایەتی بوونەوە لە نێویاندا مامۆستا زەینەب خرێبت مامۆستای قوتابخانەیەکی سەرەتایی ئەم وێنەیە ڕوونی دەکاتەوە کە چ شتێک ڕوبەڕووی خات و زەینەب بووەتەوە ئەو مامۆستای من بوو لە قۆناخی سەرەتایی بەداخەوە ئەوەی بەسەر خات و زەینەب هاتووە کارێکە دژی مافەکانی مرۆڤ کە ڕێکخراوی نەتەوەیەگرتوەکان پشتیوانی کردووە بۆچی ئێوە کار ناکەن بۆ بەنێودەوڵەتیکردنی ئەم جۆرە کەیسانە و ئەم جۆرە دەستدرێژیانە و کەمکردنەوەیان بۆچی داوا لە حکوومەتەکان ناکەن بۆ ڕوبەڕووبوونەوە و دوورخستنەوەی ئەو کەسانە کە دەستدرێژی دەکەنە سەر مامۆستایان بەداخەوە ئەم کەیسانەوە ئەم دەستدرێژیانە لە ژێرسایەی ماوەی نوێنەرایەتیکردنی ئێوە بۆ نەتەوەیەگرتوەکان بۆ مافەکانی مرۆڤ لە عێراق ڕوویان داوە بەڵام چی ڕوودەدات لەو کاتەی ماوەی کارکردنتان لە عێراق کۆتایی دێت لە کۆتایی ئەم ساڵ زۆر سوپاس فترة عملكم في العراق نهاية هذه السنة وشكرا جزيلا سپاس دەکەم ئەزیزم پرسیارێکی زۆر باش هەموو پرسیارەکان باشن من سەردانی پارێزگای زیقارم کرد بە تایبەت سەردانی ناسڕیم کرد بەڕاستی موچرکە بە جیهانم داهات مرۆڤ ناتوانێت هیچ بکات تەنیا ئەوە نەبێت خاکی بوونی خۆی پیشان بدات لە بەردەم ئەو مێژوە دێرینە لە ناسڕیە و پارێزگاکە بە شێوەیەکی گشتی گەلی عێراق لە زاخەوە تاوەکو بەسرە لەژێر بەرپرسیارەتی حکومەتی عێراقیدان ئەوانەی ئێوە هەڵتان بژاردوون بۆ نوێنەرایەتیکردنتان لە دەسەڵاتەکانی یاسادانان و دەستوری و جێبەجێکردن سەبارەت بەو مامۆستای قوتابخانە سەرەتاییەکە زەینەب غرێبت و ئەوانی دیکە ئێمە بە تەواوی ئاگادارین و لەسەر ئەو کەیسانە لە پەیوەندیداین شتێک هەیە لەوانەیە ئێوە نەیزانن هەمیشە گفتوگۆ لە نێوان ئێمە و حکومەت و بەرپرسانی عێراقیدا هەیە دووپاتی دەکەمەوە هیچ ڕووداوێک نییە لەم وڵاتە ڕووبدات و بەرپرسان ئاگاداری نەبن و بە وردی و پیشەیانە مامەڵەی لەگەڵدا نەکەن ئێمە پێمان باشترە کە وەڵامەکە بەم شێوەیە بێت بەڵام یاسا و ڕێساکان و ڕێوە شوێنە دەستوریەکان ئەوە دەخوازن سەرەتا لێکۆڵینەوە بکەین لەو حاڵەتانە و پاشان بە شێوەیەکی دەستوری و پیشەیانە چارەسەریان بکەین دووپاتی دەکەمەوە کە هاواهەنگی لەسەر هەموو ئەو کەیسانە لە نێوان نێردەی نەتەوە یەکگرتوەکان و بەرپرسانی عێراقی تایبەتمەند هاو ئاهەنگێکی زۆر توند و تۆڵە بەڵام ئێمە پێمان باشترە کە ڕێوشوێنەکان بەپێی دەستور بن ئەوەی لە ڕۆژنامەکان و میدیاکان دەیخوێندنەوە هەندێکیان زێدەڕۆیان تێدا کراوە هەندێکیان ڕاست نین هەندێکیان ڕەنگە وێنەی تەواوی ڕاستیەکە نەبێت دادگا و دەسەڵاتی جێبەجێکار بڕیار لەسەر ئەوە دەدەن بۆیە دووپاتی دەکەمەوە کە هەموو ئەو کەیسانە لە چوارچەوەی گفتوگۆیەکی باش و پیشەیانەدان لە نێوان نەتەوە یەکگرتوەکان و حکومەتی عێراقی ئاماژەت بەوەدا کە ماوەی نێردەی یۆنامی لە کۆتایی ئەم ساڵی 2025 کۆتایی دێت دەبێ ئەوە بزانیت کە جیاوازی لە نێوان یۆنامی و نەتەوە یەکگرتوەکاندا هەیە ڕاستە یۆنامی ماوەکەی لە 2025 کۆتایی دێت بەڵام ئەوە مانای کۆتایی هاتینی دامەزراوە نێو دەوڵەتیەکانی سەر بە نەتەوە یەکگرتوەکان نییە لە عێراق عێراق وەکو حکومەت و گەل ڕژدە لە سەرمانەوەی ئەم ئاژانسە تایبەتمەندانە
لە نێویاندا ئەوانەی پەیوەندیان بە مافەکانی مرۆڤەوە هەیە. کەواتە ئەمە حکومەتی عێراقیش ئەوە دووپات دەکاتەوە. کەواتە ئەمە پرۆسەیەکی بەردەوامە. حەز دەکەم دڵنیات بکەمەوە کە بوونی نەتەوە یەکگرتوەکان لە عێراق بەردەوام دەبێت. حکومەتی عێراقیشەوە دووپات دەکاتەوە کە پێویستە ماوەی نەتەوە یەکگرتوەکان لە ڕێگەی ئاژانسە تایبەتمەندەکانی سەر بە نەتەوە یەکگرتوەکان بەردەوام بێت. سوپاس. هیچ چاوەڕوانیەک هەیە بۆ پێداچوونەوەیەک بە بڕیاری کۆتایی هێنان بە ئەرکی یۆنامی لە عێراقا؟ ئەمە پرسیارێکی زۆر دووبارەیە. من هەوڵمدا لە دیداری سلێمانی کاتێک سەرۆکوەزیران لەوێ بوو وەڵامی بدەمەوە. یۆنامی خەریکە کۆتایی دێت. ئەوەش لەسەرداوای حکومەتی عێراقە. ئەوان پێیان وایە کە ئەرکی یۆنامی کۆتایی هاتووە. بەڵام سوورن لەسەر بەردەوامبوونی پەیوەندیەکان لەگەڵ نەتەوە یەکگرتوەکان و هەموو ئاژانسەکان لە دوای ساڵی 2025. یعنی چاوەڕێی ئەرکێکی نوێی نەتەوە یەکگرتوەکان بکەین لە عێراق؟ ئەمە پرسیارێک نییە کە ئاڕاستی من بکرێت، دەبێ حکومەتی عێراقی بڕیار بدات. بەڵام دەزانم کە بڕیارێک هەیە لەلایەن ئەنجومەنی ئاسایشەوە کە یۆنامی کۆتایی دێت. ئەوەیە کە ئەیزانین، بەڵام ئایا هیچ چاوەڕوانیەک هەیە بۆ ئەوەی کە نەتەوە یەکگرتوەکان بە فۆرمێکی نوێ و بە ئەرکێکی نوێ بێتەوە عێراق، یان تەنیا لە ڕێگەی ئاژانسەکانەوە بەردەوامە بێ؟ بەپێی زانیاریەکانم ئەمە کۆتایی یۆنامیە. دوای ئەوە چی ڕوودەدات؟ لەبیرت بێت من نوێنەری نەتەوە یەکگرتوەکانم و سەرۆکی یۆنامیم. لە دەسەڵاتی مندا نییە دوای ئەوە چی ڕوودەدات. بڕیاری دەسەڵاتدارانی عێراق و حکومەتی عێراق و نەتەوە یەکگرتوەکانە. بەڵام دەمەوێت دڵنیات بکەمەوە کە عێراقی ئەمڕۆ عێراقی پێش ساڵی 2003 نییە. بەڵێ بێگومان زۆر گۆڕانکاری ڕوویان داوە. چەند ساڵێک پێش ئێستا ئەم کۆبوونەوەیە نەدەکرا. ئەم پرسیارانەی ئەم گەنجانە بە شێوەیەکی ئازاد لە ڕێگەی ئەم دیدارەوە نەدەکران. کەواتە عێراق بەرەو پێش دەچێت، بەرەو وڵاتێکی باشتر، سەقامگیرتر، خۆشگوزەرانی زیاتر و دیموکراتیتر. ئینشاءڵڵا. ئەوکەی ئادەی بابتان بینم بزانم. ئەوکەی فەرموو. هالەمەجید لە پارێزگای واسڵ. دکتۆر محەممەد حەسان کەمێک پێش ئێستا چەند جارێک ئاماژەت بەو لایەنە سیاسیانەدا کە گەل هەڵی بژاردون. هەمومان دەزانین ڕێژەی بەشداریکردن لە هەڵبژاردنەکاندا لە ساڵانی ڕابردوو زۆر کەم بوو. پرسیارەکەم بۆ جەنابەت ئەوەیە کە چه هەنگاوێکی کردداری و چ میکانیزمێک گیراوەتە بەر بۆ کارکردن لەسەر نزیکردنەوەی دیدگاکان لە نێوان ئەو حیزبانەی کە بایکۆتی پرۆسەی هەڵبژاردن دەکەن، لەوانە ڕاوتەکان و حیزبە جەماوەریە گەورەکان. هەمومان دەزانین کە پرۆسەی هەڵبژاردن کەموکڕی هەیە و تاکلایانەیە. ئایا نێردەی یۆنامی چه هەنگاوێکی کردداری لەم ڕواوە دەگرێتە بەر؟ پرسیارێکی چاکە لەبەرەوەی چاوەڕێی هەڵبژاردنین لە عێراق ئەم ساڵ. إن شاء الله في كل عملية. لە هەموو پرۆسێکی هەڵبژاردن لە هەر وڵاتێک حیزبەکان ڕکابەری دەکەن بۆ بەدەستێنانی متمانەی گەل. ئەوەش دەبێت کە حیزب هەیە پشتیوانی زیاتری هەیە و حیزبی شەیە پشتیوانی کەمتری هەیە. ئەوە بەشێکە لە پرۆسی دیموکراسی دروست. وهذه جزء من العملية الديمقراطية السليمة ليست في العراق ولكن نەک تەنیا لە عێراق بەڵکو لە هەر وڵاتێک شتێکی سەیرە ئەگەر ئۆپۆزیسیۆن نەبێت. بەڵام لێک تێگەیشتن لە ڕێگەی پرۆسەیەکی هەڵبژاردنەوە دەبێت. دەبێ هەموو حیزبەکان بۆ بەدەستێنانی دەنگەکانیان و دەنگی گەل ڕکابەری یەکدی بکەن. هناك أحزاب مقاطعة، هذا قرار يعود للأحزاب المقاطعة، لكن حزب هەیە کە بایکۆت دەکات.
ئەوەش بڕیارێکی تایبەتە بەو حیزبانە. بەڵام ئەوەی من حەز دەکەم بڵێم ئەوەیە کە سەرۆکوەزیران ئاماژەی پێدا لەم هۆڵەدا، هەروەها ئەوانەی دیکەش ئاماژەیان پێداوە. ئەویش ئەوەیە کە هەڵبژاردن لە دەستی ئێوەدایە. ئەگەر پێتان وا بوو ئەم حیزبە یاخود ئەم پاڵێوراوە خزمەتی تێڕوانین و داهاتوتان لە عێراق دەکات، ئەوە بە شێوەیەکی بەرپرسانە و لەسەر بنەمای زاندیاری ورد ممارەسەی ئەم دەستکەوتە بکەن. من دەستی وەردان ناکەم، بەڵکو ئەوەی پێی دەگوترێت خزمەتگوزاری تەکنیکی پێشکەش بە کۆمسیۆنی عێراقی دەکەین کە سەرپەرشتی هەڵبژاردنەکان دەکات. هەروەکو دەزانن پرۆسەیەکی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەنجام درا و بە شێوەیەکی تایبەت سەرکەوتوو بوو. دیدگە و ڕوانگەی ئێمە ئەوەیە کە مافی دەستوری هەڵبژاردننی داهاتوو بە پشتیوانی خوددا بەو شێوەیە بێت. هیوادارین و داوا لە ئێوەش دەکەین هانتان دەدەین مافی هەڵبژاردن و دەستوری خۆتان ممارەسە بکەن بە ڕووکردنە سندوقەکانی دەنگدان و دەستخستنی ئەو مافە. هەر لەسەر هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان ئەوە کێ بەتەما بۆ ئێستا ئەستێ لە خەو؟ ها ئازی کێ بۆ سەعات 2:50 دقەی کێ بۆ سەعات 2:50 دقە ئەلارمی داناوە؟ با خۆیمان پیشان بە ها ئەی دۆزمەوە تخوا تەرجەمەیکەن الألارم مال منو؟ ها منا لێرەوە مناک لێرەوە ئەنتی تۆی ئادەی هەستە هەستە باژۆمان لێ بەعزەکە 3 سەعات 2:50 خو لەگەڵەسن لە خەو. سڵاو من هەنام خەڵکی بەسرم. بەڵێ یەکەم جارتەی بۆ سلێمانی؟ نانا پێشتری بەڵێ بەشتر لێرە بووم. بەڵێ ئەلارمەکە دەتوێت لە بارەیە پرسیارم لێ بکەیت؟ بەڵێ بۆچی تا سەعات 2:50 دقە هەڵناسی بە لە خەو هەستانەوە نییە، چونکە دوێنێ کۆبوونەوەیکم هەبوو بەڵام ئەمڕۆ ئەنجاممدا بۆیە ئێستا بەڵێ بەڵێ کۆبوونەوەمان هەیە. هیچ پرسیارێکە هەیە؟ بەڵێ پرسیارەکە بە ئینگلیزی بێت یان عەرەبی؟ بەدڵی خۆ تۆ چیت پێ باشترە؟ باشە بە ئینگلیزی یان عەرەبی قسە بکەم؟ بەدڵی خۆت. باشە من هەنام خەڵکی بەسرم بەهۆی ئەو ڕووداوانەی کە ڕوودەدەن و ئەو کارانەی ئەمریکا و چین دەیانکەن و جەنگی ئابووری نێوانیان بە بۆچوونی بەڕێستان تاوکو چەند کاریگەری لەسەر عێراق هەیە. پرسیارێکی لە ناکاوە خۆم بۆ ئامادە نەکردبوو. زۆر باشە. ئەو پرسیارە و لە بیر بێ بیرە نەچێتەوە بە بۆنەی ئەلارمەکەیەوە پرسیارێکی کردەویست. بەڵام بە من ئەوەی هەرێمی کوردستانم لە بیر نەچێتەوە لەبارەی پێکەێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان. ئاگات لە دانوستاندنەکانی نێوان حیزبە سیاسەکانی کوردستان هەیە و چاوەڕێی چیە؟ ئێمە لە نەتۆ یەکگرتوەکان چاودێری دانوستاندن و پەیوەندیەکانی نێوان حیزبە کوردیەکان بەرەو پێکهێنانی حکوومەت دەکەین. ئێمە لەو بارەوە نیگەران نین. پێم وایە هەردوو حیزب لێ هاتوون و زەوینەی هاوبەشیان زۆرە. لەوانەیە دواکەوتن لە پێکهێنانی حکوومەتدا هەبێت چونکە باشترینیان بۆ کوردستان دەبێت. بۆیە کاتیان بە خۆیان داوە کە وردبین بن و باشترین شت بۆ خەڵکی کوردستان بکەن. کەواتە گەشتبینی بە پێکهێنانی حکوومەتی نوێی کوردستان. بێگومان من دیپلۆماتم بۆیە دەبێت گەشتبین بم. باش کەواتە ئێستا وەڵامی پرسیارەکەی ئەو بەرەوە. پرسیاری حەنا؟ زۆر سوپاس حەنا بۆ پرسیارەکەت.
سڵاوم بۆ بەسرە هەیە. من سەردانی بەسرەم کردووە. بەسرە لە ڕووی مێژوویەوە شارێکی دەوڵەمەندە کە پێویست بە ناساندن ناکات. هەموو شارستانیەت و پەیوەندی وڵاتانی کەندا و لە ڕێگەی بەسرەوە بووە. بەسرە داهاتوێکی باشی هەیە. لەو پارێزگایە دکتۆر ئەسعەد عەیدانی هەیە کە یەکێکە لە باشترین ئابووری ناسەکان لە عێراق. من چاوم پێی کەوتووە. لێرە بوو لە سلێمانی بوو. سڵاو لە بەڕێز ئەسعەد عەیدانی. چاوم پێکەوت و بە دەرفەتم زانی داوەتم کرد بۆ بێستون تۆک. ئەویش زۆری پێخۆش بوو، خۆشحاڵی خۆی دەربڕی و پشتیوان بەخوا ئەڵلقەیەکی تایبەتمانە بێ لە بەسرە لەگەڵ شێخ عێدانی. ئینشاڵڵا بەم زوانە. لە ڕێگەی زەنگی ئاگادارکردنەوەی هەناوە دەبێت. لە سایی ئەلارمەکەی هەناوە. بالنسبة للسؤال الذي سألته سەبارەت بە پرسیارەکەی حەنا پرسی لەبارەی ئابووری جیهانی و شەڕی بازرگانی چاوەڕوانکرا و لە نێوان ویلایەتە یەکگرتووەکان و چین. من ئەمە بە شەڕ نابینم. بەکارهێنانی وشەی شەڕ مانایەکی هەیە و من ئەو زاراوانە بەکار ناهێنم. ئەمە کێبڕکەیەکی ئابووریە و با کێبڕکێکاران کێبڕکێ بکەن. پێم وایە لە کۆتاییدا هەردوو وڵات چین و ویلایەتە یەکگرتووەکان لەسەر بەرژەوەندیەکانی خۆیان سوورن. پرسیارەکە ئەوەیە ئێوە لە عێراق چۆن پارێزگاری لە بەرژەوەندیەکانی خۆتان دەکەن؟ ئەمە پرسیارەکەیە. من پێم وایە ئەوەی تاوەکو ئێستا بینیومانە کاریگەری لەسەر ئابووری عێراق نییە. عێراق بەرژەوەندی ئابووری لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکان و چین هەیە. چین و ویلایەتە یەکگرتووەکان هاوبەشی عێراقن. من دڵنیام کە ئەم هاوکێشەیە و ئەو بەرژەوەندیانە بەردەوام دەبن. بەڵام بۆ عێراقیەکان ئەوانەی بەرپرسن لە بڕیاری ئابووری ئەوان هۆشیارن و نانەوێ بکەونە نێو ململانەی لەو جۆرە لە نێوان هێزە گەورەکاندا. بالجانب الاقتصادي فأؤكد لك أن العراق بخير. هذا البلد بلد سەبارەت بە لایەنی ئابووری دووپاتی دەکەمەوە کە عێراق لە بارودۆخێکی باشدایە. ئەم وڵاتە وڵاتێکی هەژار نییە. بەرهەمی نێوە خۆی گشتی عێراق نزیکەی 261 ملیارد دۆلارە. ئەمە وڵاتێکی دەوڵەمەندە و ئەوەندە توانای هەیە کە ئەم سامانە بەکاربێنێت. نەک تەنیا بۆ پێشخستنی عێراق لە نێوخۆ لە ناوچەکە، بەڵکو هەروەها بۆ پێشخستنی عێراق لەسەر ئاستی ئابووری نێودەوڵەتی. ئێوە هەمووتان پسپۆرن. یەکێک لە ئابووری، یەکێک لە سایبەر سکوریتی، یەکێک لە پزیشکی، یەکێک لە مێژوو، یەکێک لە سیاست. ئەمە بەڵگەیە لەسەر ئەو فرەی و هەمە جۆریەی لە عێراق هەیە. وەک پێشتر ئاماژەم پێکرد 10 ساڵ پێش ئێستا جیاواز بوو. دڵنیاتان دەکەمەوە 10 ساڵی دیکەش جیاوازتر دەبێت لە ئەمڕۆ. ئەو ئاوازە هیوادارم لە عێراق بیبیستم ئاوازی سیاسی و تایفەگەری و شتی لەم بابەتە نییە. کاتێک دەچمە هەندێک وڵات گوێم لە باسی پێشکەوتنی ئابووری، سایبەر سکوریتی، گەشەکردن و تەکنەلۆژیا دەبێت. ئەمە داهاتووە. ئەمە داهاتووی عێراق و پێویستە جەخت لەسەر ئەمە بکرێتەوە. ڕاستەکەی تەواوە. قسەکەت تەواوە، بەڵام کێشەیەکمان هەیە. تەماشاکە بەداخەوە هەر 10 ساڵ جارێ ئەم عێراقا ڕوبەڕووی تەحەدایەکی نوێ بێتەوە. 10 ساڵە ها بگەڕێرەوە بۆ 2014 داعش بوو. 10 ساڵ پێشە و 11 ساڵ پێشە و 2003 شەڕی عێراق بوو. 1990 شەڕی کەنداو بوو. پێشەوە شەڕی ئێران عێراق بوو. هەر لە سەرەتای دامەزرانیەوە تاکو ئێستا کاتێک کە ئەم وڵاتە توانی بێتی ڕووبکاتە ئایندەی خۆی و هەنگاو بنێ شتێک پیا بووە و هەموو دنیاکەی تێکگاوە. گوێمان لێ بۆ کوڕە لە لەینەواوە قسەی کرد، ئەوانەی سەلاحەدین، ئەنبار، شارەکانی دیکە. و ئەوە ئێستا 11 ساڵ بەسەر داعشات تێپەڕێت. 10 ساڵ 11 ساڵ. ترسی ئەوەت نییە کە کاتیەوە هاتبێت دووبارە جارێکی دیکە تەحەدایەکی دیکە
وەکو داعش ڕوو بکاتەوە عێراق؟ مەبەستت لە دەرەوەیە؟ دەرەوە ناوەوە. من دەزانم کە ئاڵنگاریەکان دێن. گرنگترین شت ئەوەیە کە بەرەی ناوخۆت بەهێز بکەیت. سەقامگیری نێوخۆیی، ڕێزگرتن لە فرەیی، ڕێزگرتن لە مافەکانی مرۆڤ بۆ هەموو پێکاتەکان بە ژنان و پێکاتەکانیشەوە. هەستکردنی هاوڵاتی عراقی کە بەشێکی بنەڕەتیە لە عێراق، ئەمە بەرەی نێوەخۆت بەهێز دەکات. بەم شێوەیە هەر ئاڵنگاریەکە بێت دەتوانیت بە پێداگیری لە ڕێگەی بەرەیەکی یەکگرتووەوە بەرەنگاری بیتەوە. ئەمڕۆ عێراق گونجاو و هاو ئاهەنگە لەگەڵ خۆی و ئاشتەوایی لەگەڵ خۆی کردووە و بڕیار بەدەستی خاوەن بڕیارەکانە. ئەوەی تاوەکو ئێستا بینیومانە وەکو ئەو پرسیارەی وەڵاممدایەوە کە پەیوەندی بە لێکەوتەکانی ڕووداوەکانی وڵاتانی دراوسێوە هەیە، بە تایبەتی لە سووریا. چۆن سەرکردە عێراقیەکان چ لە حکومەت چ لە دەرەوەی حکومەت مامەڵەیان لەگەڵدا کرد. ئەمە زۆر زۆر سەرسوڕهێنەر بوو. تەنانەت لە دەرەوەی حکومەتیش؟ تەنانەت لە دەرەوەی حکومەتیش. من باسی هەندێک کەسایەتیم کرد لە دەرەوەی حکومەت بە کاک مەسعودیشەوە وەک سەرکردەیەکی کورد. ئەی لایەنەکانی دیکە لە بەغا وەکو حکومەت لە دەرەوەی حکومەت؟ بەڕاستی سەبارەت بە سووریا نزیک بووم لە سەرۆک مەسعود بارزانی و چۆن بەشداری کرد لە ئەوە ڕوونە، هەڵوێستی کوردستان ڕوونە. بەڵام بەڕێزت باست لە لایەنە ناحکومیەکان کرد و پرسیارەکەم لەسەر لایەنە ناحکومیەکانە لە بەغا. لە بەغدا ڕۆڵەکە ڕۆڵی حکومەت بوو، بە تایبەتی حکومەتەکەی بەڕێز محەممەد شیع سوودانی. ئەکتەرەکانی دەرەوەی حکومەت هیچ ڕۆڵێکی نەرێنیان نەبووە؟ هەرگیز، جگە لە پیشەیی بوون و پسپۆری لە مامەڵەکردن لەگەڵ بارودۆخی سووریامان نەبینیوە. عێراق چۆن نێو قۆناغی دروستکردنی پرد و پێشکەشکردنی یارمەتیەکان و ڕێگرتن لە بڵاوبوونەوەی مەترسیە تایفیەکان لە سووریا. للأسف مخاطر طائفية في سوريا. أوكي، شكرا. بابقرينو بو كردستان. نرجع لكردستان. كريكي جنجم بيني رفيقي توبو لك شو يا رفيقي كيتو؟ كاو أوتا. أوكي فرمو. جلي الرشي لبر كردو أيش. بو بمودا أم جلي الرشاش ها جماعات؟ سڵاو بەڕێز محەممەد، من مؤمن بابانم تەمەنم 17 ساڵە لە دڵی کوردستان لە پارێزگای کەرکووکەوە. مامۆستا محەممەد حەسان، ئێمەی کورد قوربانی نین هەتاوەکو بە کاتی ناومان لە کۆنفرانس و راپۆرتەکاندا بهێنرێت. ئێمە گەلێکی زیندوین، خاوەن قەزیین و خوێنمان بۆ چەندین دەیەیە بەهۆی حکوومەتەیەک لە دوای یەکەکانی بەغداوە ڕژاوە. لە ئەنفالەوە بۆ بردومان و گەماروی ئابووری. پرسیارەکەم ڕاستە و خۆ بۆ جەنابتە بەبێ مجامەلە. تاوەکوکەی نەتەوەیەگرتوەکان شاید حاڵێکی ساختە و درۆزن دەبێت لەسەر سیاسەتی تاوانبارانەی بەغدا بەرامبەر کوردستان. ئایا بوونی ئێوە لێرە بۆ پاراستنی مافی گەلانە بەڕاستی یان بۆ پاراستنی بەرژەوەندەکانی بەغدایە؟ دادپەروەری لە نەتەوەیەگرتوەکان بە پێی هێز و نەوت دەدرێت یان بە پێی ماف و دادپەروەری؟ سوپاس. شكرا لك. زۆر سپاس بۆ تۆ. ئەگەر خواستی تۆ زانستە سیاسیەکانە، دیپلۆماسی پێویستی بە بەکارهێنانی هەندێک دەستەواژەی دیپلۆماسی هەیە. وصف الأمم المتحدة بشهد زور هذه ليست في محلها واختلف معك. أنا قد يكون ناوهێنانی نەتەوەیەگرتوەکان بە شاید حاڵی درۆزن لە جێی خۆی دانیە و لەگەڵت ناکۆکم. من خۆشم لەوانەیە تێبینم لەسەر نەتەوەیەگرتوەکان هەبێت، بەڵام نەتەوەیەگرتوەکان شاید حاڵی درۆزن نییە. نەتەوەیەگرتوەکان بەپێی یاسا نێودەوڵەتیەکان و سیستەمەکان کار دەکات کە هەمویان جەخت لەسەر پاراستنی گەلان و دادپەروەری و مافەکانی مرۆڤ دەکەنەوە. مع شديد الاحترام أختلف معك. ئەگەر چاوەڕێی شتێک دەکەیت لە دەرەوەی ئەم چوارچێوەیە، بەڕێزی زۆرەوە لەگەڵت ناکۆکم.
ڕووداوەکان ڕوودەدەن نەک تەنیا لەسەر ئاستی عێراق بەڵکو لەسەر ئاستی وڵاتانی جیهان. پێشێلکاریەکانی مافی مرۆڤ ڕوودەدەن، بەڵام چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵیان لەلایەن حکوومەتەکانەوە وەکو دەزانیت نەتەوە یەکگرتوەکان ڕێکخراوێکە و گۆچانی جادوویی پێ نییە کە شتێک بڵێت و یەکسەر ڕوو بدات. بڕیار لە سەرەتا و کۆتاییدا دەگەڕێتەوە بۆ وڵاتان و بۆ خودی گەلان. ئێمە لە نەتەوە یەکگرتوەکان لە بەرگریکردن لە دادپەروەری و ئازادی و مافەکانی مرۆڤ دوودڵی ناکەین و پاشەکشێ ناکەین، تەنانەت بە قەبارەی مویەکیش، بە هەموو ئەوانەشەوە کە لە دەوروبەری نزیکی عێراق ڕوودەدەن. وڵاتان خاوەن بڕیارن و مێژوو و دادگا نێودەوڵەتیەکان لێپرسینەوەیان لەگەڵدا دەکەن. من لە دیدی خۆمەوە کاتێک لە تەمەنی ئێوەدا بووم هەمان ئەم گەرمیم تێدا بوو. کاتێک دەخوێنیتەوە و زیاتر تێدەگەیت دەبینی چیرۆکەکە لایانی دیکەی هەیە و شتانێکان کە تۆ نایانزانیت. لەوانەیە زانیاری بە تەواوی نەگات، بەڵام پێم وانییە ڕۆژێک لە ڕۆژان ئێوە هیچ سزبوونێکتان بیست بێت لە نەتەوە یەکگرتوەکانەوە بە سکرتێری گشتیەوە سەبارەت بە هەندێک کێشە کە پەیوەندیان بە دەستدرێژی بۆ سەرگەلان یان پەیوەندی بە مافەکانی مرۆڤەوە هەیە. کوڕی خۆم، هیوادارم ئەگەر ئاراستی تۆ ئەوەیە کە سیاست بخوێنیت پەیوەندیت لەگەڵ سەرچاوی وردی زانیاری هەبێت و پەیوەندیمان پێوە بکەیت لە نەتەوە یەکگرتوەکان. لێرەوە بانکشت دەکەم بۆ سەردانی بارگای نەتەوە یەکگرتوەکان لە بەغدا. ئۆکەی، چەپکێ گوڵم بینی لەویا بەدەست کچێکی ئەو چییە؟ ئادەی وەرە بزانم ئەو چەپکە گوڵت بۆ کێ هێناوە؟ کەسە زانێ ئەم چەپکە گوڵی بۆ کێ هێناوە بۆچی هێناوە؟ There is a bouquet of flower. Let's see. مایکێکی بەرێ بزانین ئەم چەپکە گوڵە چییە؟ ئەمە چییە؟ ئەم چەپکە گوڵە بۆ کاکدا دیارە. بۆ؟ بۆ نەی پارێزگابوونی هەڵەبجەوە. تۆ خۆ لەکوێوە هاتووی؟ من لە سلێمانی. ئۆ فەرموو. پارێزگابوونی هەڵەبجە لە هەموو کورد و کوردستان پیرۆز بێت. ئۆکەی، زۆر سوپاس. دادیار مایکەکە وەرگرە. وابزانم لە حەڵقەی ڕابردوو بوو تۆ پرسیارەکەت لەسەر هەڵەبجە بوو. تۆزێ باسی وەشمان بۆ بکە. بەڵێ لە حەڵقەی ڕابردووی بێستون تۆک لە ئەپیسۆدی 9 پرسیاری دەنگدانم کرد لە بەڕێز خەمیس خەنجەر دەربارەی دەنگدان لە پەرلەمانی عێراق بۆ بە پارێزگابوونی هەڵەبجە. ئۆکەی، دەست خۆش بێ، سەرکەوتوبی. وەڵا چەپکە گوڵێکی گەورەیە، یعنی ڕاستی و بێ وامەزانی بۆ منە سوپرایز بوو. وامزانی بۆ منە. دادیار ئەوە من وامزانی بۆ منە، هیچ وایزانیەوە بۆ خۆیەتی کەسی بۆ تۆ پیرۆزە. ئۆکەی، let's go بچین بۆ دیالە. فەرموو. السلام عليكم. سلاو. تونس من محافظة ديالى. تونس لە پارێزگای دیالە. أستاذ محمد الحسان. بەڕێز محەممەد حەسان بەخێر بێت. پرسیارەکەم بۆ بەڕێزت ئەوەیە. تێبینیمان کرد سەردانێکت بۆ مەرجعیەتی دینی لە نەجەفی ئەشرەف هەبوو. دواتر سەردانی ئێران و پاشان گەڕایتەوە لای مەرجعیەت. ئایا هیچ پەیامێک هەبوو لە نێوانیاندا؟ هیوادارم وەڵامەکەش دیبلۆماسی نەبێت. واتە پێم باشە هەمومان بزانین، بە تایبەتی من دەمەوێت بزانم پەیامەکان لە نێوان مەرجعیەت و ئێران چی بوون. پێم وایە سەردارەکەت بۆ ئێران ڕاگەندراو نەبوو. پرسیارێکی تریشم هەیە؟ یەک پرسیار. بەڵێ لە سەرەتای گەیشتنم بۆ عێراق ڕشت بووم لەسەر سەردانی ناوچە جیاوازەکانی عێراق. یەکەم بۆ ئەوەی سەرکردە عێراقیەکان و گەلی عێراقی بناسم. دواتریش سەردانی ئەو وڵاتانە بکەم کە پەیوەندیان بە عێراقەوە هەیە.
بالعراق بما في بە کوێیت و شاندشینی عەرەبی سعودیە و کۆماری ئیسلامی ئێرانیشەوە. جمهورية إيران الإسلامية. الزيارات كانت للاستماع لوجهات نظر. سەردانەکان بۆ گوێگرتن بوون لە تێڕوانینیان. لآية الله العظمى. سەردانەکەم بۆ لای ئایەت الله سەید عەلی سیستانی شەرەفێک بوو. كانت بالفعل تشريف لي كشخص. لە ڕاستیدا شەرەفێک بوو بۆ من وەکو کەسێک لە بەردەم ئەو کەسایەتی خۆشەویستە لە سەرانسەری عێراق و دەرەوەی عێراق. ئەمە بۆ خۆم شتێکی گەورە بوو. واللقاءات مع كل دیدارەکان لەگەڵ هەموو پێکاتە سیاسی و ناسیاسی عێراقیەکان بۆ من وەکو کەسێک لە ناوچەی ڕۆژهەڵاتی نێوەڕاستەوە بە تەواوی دڵخۆشی و ئارامیم پێدەبەخشێت. بۆ نمونە دوێنێ لە شاری سلێمانیەوە چوومە ناوچەیەکی شاخاوی مەرگەپان. هەموو جوانیەکەم لەو شوێنە بینی. چاوم بە هەوڵاتیانی عێراقی کورد کەوت کە لە باشترین خەڵکان و ناتوانم بە درێژایی ژیانم لە بیریان بکەم. تاوەکو ئەو ڕادەیە کە بڕیارمدا دوای هەفتەیەک جارێکی دیکە بگەڕێمەوە بۆ سلێمانی. يعني هذا البلد باشترین خەڵک لەم وڵاتەدان. خەڵکی بەخشندە کە بەخشندەی کەس لەوەی ئەوان زیاتر نییە. خەڵکی باش، خەڵکی ئاشتی خواز، تێکەڵبوون لەگەڵ هاوڵاتیانی عێراقی و گەلی عێراق. ئەمە وەکو گۆرانیەکی زۆر زۆر خۆشە. بۆ نمونە کوردستان، ئێمە وەکو عەرەب بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی عەرەبی زۆر دەربارەی عێراق بە گشتی بەداخەوە ئەوەی بەسەر عێراق داهاتووە نازانین. تەنیا ئەوەی لامان چەسپیوە ئەوەیە کە کێشەی ئەمنی و شتی لەم بابەتە هەن. بەڵام کاتێک لەگەڵ عێراقیەکان تێکەڵ دەبیت دەوڵەمەندیەکی کولتوری و کۆمەڵایەتی و سیاسی دەبینیت، گەلێکی ڕۆشنبیر و تێگەیشت و ئاشتی خواز. بۆ نمونە هەندێک فۆلکلۆری کوردی زۆر زۆر جوانە. جەماعەت ئەگەرتانەوێ ببن بە دیبلۆماتکار ئەوە تەماشای ئەم کرد. ئەو پرسیاری چی لێ ئەکا؟ چۆن چیرۆکەکەی هێنا بۆ سەر ئاوازی کوردی و چیاکانی کوردستان و مێرگەپان و دەگەڕێمەوە بۆ پرسیارەکەت. وەکو بە زمانی خۆت پێم ڕاگەیاندیت، من هەمیشە خوازیارم چاوم بە هەموو سەرکردەکانی عێراق بکەوێت، بە سەرکردە ناحوکمی و کۆمەڵایەتی و ئاینیەکان و ئەوانی دیکەشەوە. واتە تۆ دەیتە عێراق و چۆن چاوت پێیان ناکەوێت. ئەگەر دەرفەتت بۆ ڕەخسا کە چاوت بە سەماحەتی سەید ئایەت الله عەلی سیستانی بکەوێت، ئایا ئەم دەرفەتە ڕەت دەکەیتەوە؟ بە پێچەوانەوە. ئەمە شەرەفێکە. لە ڕاستیدا و پشتیوان بەخوا لە ڕۆژانی داهاتوودا سەردانی دیکەم بۆ شوێنە جیاوازەکان دەبێت. بەنیازی سەردانی سەماحەتی سەید عەلی سیستانیت؟ ئەگەر دەرفەتم بۆ بڕەخسێت دەیقۆزمەوە، بەڵام ئەمانە سەردانی تایبەتن. بەڕاستی هیچ ڕەهەندێکی حکومیان نییە. سەردانەکەم بۆ ئێران لە ڕابردوودا سەردانێکی باش بوو بەوەی کە تۆ ئەو تێکەڵبوونە لە نێوان ئێران و عێراق دەزانیت. واتە زۆر وڵات هەن دەڵێن دەستێوەردانی ئێرانی تێدا هەیە. من لە ڕوانگەی خۆمەوە وەکو عومانیەک تێکەڵبوونی نێوان ئێران و عێراق بە درێژایی مێژوو دەبینم. ئەمە شتێکی نوێ نییە. بۆ نمونە گەر سەیری ئەو ژمارانە بکەی کە بۆ حەجکردن سەردانی مەککە و مەدینە دەکەن، 2 ملیۆن، ملیۆن و نیوێک چەند کەس دەچن بۆ عەتەباتی پیرۆز لە نەجەف و کەربەلا، لە نێوان 17 تا 22 ملیۆن. سەیری ئەم ژمارەیە بکەن. ئەم تێکەڵبوونە مێژوویە بە درێژایی ساڵان لە نێوان دراوسێکاندا شتێکی سروشتیە.
بۆیە دەبێت جەخت لەسەر لایەنە ئەرێنیەکان بکەینەوە نەک لایەنە نەرێنیەکان. من دڵنیام کە سەقامگیری عێراق لە بەرژەوەندی وڵاتە دراوسێکانە، تەنانەت ئەگەر دیدگا سیاسیەکان هەندێک جیاواز بن. سەقامگیری دراوسێکەت سەقامگیریە بۆ تۆ. بۆیە هیچ ئەجێندایەکی نەرێنی یان شارەوە لە گفتوگۆکانم لەگەڵ وڵاتانی دراوسێدا سەبارەت بە ئاسایش و سەقامگیری عێراق نییە. تەنیا بەیەک ئەجێندا ڕوو دەکەمە ئەو وڵاتە، ئەویش چۆنیەتی پارێزگاریکردن لە ئاسایش و سەقامگیری عێراقە. نایەکسانی هەیە بۆ من گاڵگاڵیان هێناوە بۆ جەناب کولیچیان هێناوە ئەوەی تۆ خوڕمایتیان ئەوەی من هیچی تیان نییە. ئەمە نایەکسانیە. ئەوەی من گاڵگاڵیە هیچی تیانە، ئەوەی تۆ کلێچەی خوڕمایە و کونجی پێوەیە و بێگومان ئەوە بۆ تۆ سەبابی گۆڕینەوە خۆشەکەیان بۆ من. ئەمە لەسەر شێوازی سلێمانیە. بالمناسبة جەماعەت نیو کاژێرمان ماوە با دەستان ببین بۆ پرسیارەکانتان. نیو کاژێر فەرموو. ئێوارەتان باش، من علی عەباس موحسین خەڵکی پارێزگای سەماوم، هەروەها من ڕێکخەری ڕێکخراوی سەوزایم کە ڕێکخراوێکی گەنجانە و ئەندامانی لە هەموو بەش و پێکهاتەکانی عێراقن. ئێستا کار دەکەم لەسەر کۆنفرانسی ناوخۆیی گەنجانی عێراق لە خولی دووەمیدا. وتە لە کام پارێزگاواتووی؟ سەماوە. ئۆکەی. ليمثل رؤية الشباب العراقي. السؤال ما عندنا پرسیارەکە کاتمان زۆر کەمە. بەخێرایی. پرسیارەکەم ئەوەیە چۆن نەتەوە یەکگرتوەکان پشتگیری ئەنجامەکانی ئەم کۆنفرانسە دەکات بۆ ئەوەی سیاسەتەکان نوێنەرایەتی دەنگی گەنجانی عێراق بکەن لە خولی دووەمیدا و چۆن جێبەجێکردنی ئەمانە لەگەڵ حکوومەتی عێراق و لایەنە نێودەوڵەتیەکان بە دووەداچوونی بۆ دەکات. ئەکرێت لە تەنیا یەک خولەکە وەڵامەکەت وەرگرین بۆ ئەوەی کە زۆرترین پرسیار بتوانین وەرگرین. من بانکێشتت دەکەم و دەتوانی پەیوەندیمان پێوە بکەیت. بیت و لای ئێمە بیرۆکەکانت بگەێنیت. بیتە نووسنگەی نەتەوە یەکگرتوەکان لە بەغدە. ئەو کوڕە خەپەی دەستی بەرز کرێتەوە. من میران مەموندی لە هەولێرەوە هاتووین. سپاس مەمنون. ئەمانەوەیە 5 تکتی فلایەری بیل بکەینە دیاری بۆ ئەم تەلەبانە. هیچ پرسیارێکشم بۆ دکتۆر جان نییە، هەر دەمەوێ دەستخۆشیتان لێ بکەم. بۆ هەموو بینەران لە ناویانە هەڵە بژێرین باش نییە بە قورعە دەستەکانی خۆش بێ. وەڵا باشە ئەم شتە تازەیە پێیا بووە. ئەمە تازەیە. ئەوانەی کە دەهاتن بۆ ئێرە دەیوت من چاڵنجم هەیە و من داوا لە تۆکەم و ئەمە یەکەم جارە ئەڵێ من دەبەخشم. زۆر باشە. دەستەکانی خۆش بێ. تورکمان بەڵێ. السلام عليكم. جنايدن ساين محمد الحسن. هذا يعني صباح الخير باللغة التركمانية. شكرا جزيلا. Türkmence seleş ben tercüme edem özüne. Çok teşekkür ederim. Son gelişmeler Irak'ta son geldiğimiz, Kerkük'e geldiğimiz ama belki de çok vaktimiz olmadı. Başka oradaki olan insanlardan görüşeceğiz. Biz bir Türkmen olarak راح أترجمه إذا لا أنا راح أترجمه. Biz bir Türkmen olarak Kerkük'te sizi yolunuzdan bazı müteahhiden vekaletlerden ben de özüm international vekaletlerde işlerim bilmem bu şeyler ne olur. Çok memnunum. Eğer siz vekaletlerinizden bize yardımcı olasınız ki Türkmen olarak yani Irak'ta muhafaza eder tarihimize, yerimize, irtimize. Bazı vekaletler var. O bir biz yani Irak'ta maalesef bize itibar olmamışık. Ne akaliyatı ne aglabiye. Ne aglabiye hakkımız alak, ne akaliye hakkımız alak. Biz çok memnunuz sana. Çok teşekkür ederim. Sağ olun. That's hoş. His question is basically about your latest visit to Kirkuk. And he said پرسیارەکەی دەربارەی دوایین سەردانی جەنابتە بۆ کەرکووک. ئەڵێ لەوانەیە کاتی پێویستت نەبوو بێ بۆ بینینی هەموو پێکاتەکانی شارەکە لەوانە تورکمان کە حەزەکەن زیاتر پەیوەندیان هەبێت بە ئاژانسەکانی نەتەوە یەکگرتووەکانەوە
و ئەو خۆی وەکو نوێنەری ڕێکخراوە تورکمانیەکان لە کەرکووک لێرەیە و هەروەها ئاماژەی بەوە کرد کە تورکمان تاکو ئێستش نازانن ئایا کەمینەن یان پێکهاتن لە عێراقا. سوپاس بۆ وەرگێڕانەکە. من سەردانی کەرکووکم کردووە، بەڵام سەردانەکەم بۆ کەرکووک پەیوەست بوو بە هێزەکانی پاراستنی ئاشتی لە نیپاڵەوە. ئەوان ئاهەنگێکی ساڵانەیان هەیە و ئەم تیپە قوربانی داوە بۆ عێراق. نزیکەی 27 کەسیان لە عێراق لەو تیپەی کەرکووک کوژراون. سەردانەکەم بۆ ڕێز لێنان بوو لەوان. پەیوەست نەبوو بە هیچ دیدارێکەوە، بەڵام نەریتێکی عەرەبی و کوردی و نێودەوڵەتی هەیە. کاتێک دەچیتە ناوچەیەک دەبێت کە سڵاو لە خەڵکەکەی ئەو شوێنە بکەیت. بۆیە سەردانی پارێزگار پێویست بوو، بەڵام پەیوەست نەبوو بە هیچ دیدارێکی سیاسیەوە. بۆ زانیاری تایبەت بەخۆت، من چەندین جار چاوم بە نوێنەرانیان لە بەغدا کەوتووە. هەروەها وشەی کەمینەم پێخۆش نییە، چونکە بە شتێکی نەرێنی دادەنرێت. ئەوان بە درێژایی هەزاران ساڵ پێکاتەیەکی بنەڕەتین لەم وڵاتە، بۆیە وشەی کەمینە نابێت بەکاربهێنرێت. کام پارێزگا تاکو ئێستا قسەی نەکردووە. کەربەلای پیرۆز فەرموو. السلام عليكم دكتور. سلااو، من دکتۆر ئايات تەحسین خەفاجیم لە زانکۆی کەربەلا. دکتۆر، بەپێی ئەوەی هەموو پرسیارەکان و بابەتەکان سیاسین، من پرسیارێکی کەسی دەکەم. من بربژێرم بۆ ئەوەی لە هەڵبژاردننی پەرلەمانی لە پارێزگاکەمدا بەشدار بم بۆ ئەوەی نوێنەرایەتی گەنجام بکەم. ئەو ئامۆژگاریانە چین کە دەتوانیت پێشکەشم بکەیت، یان ئەو خاڵە سەرەکیانە چین کە بتوانم ئەو ئەرکە گرنگە ئەنجام بدەم. داوای ڕاوێژەکە بە خۆڕایی. سەرەتا پیرۆزبایی تێدەکەم بۆ ئەو هەنگاوە، بە تایبەتی کە تۆ ئافرەتیت. ئەمەش شتێکی باشە بۆ پرۆسی سیاسی لە عێراق. چاوپێکەوتن لەگەڵ خەڵکو و دانانی بەرنامەیەکی ڕوون بۆ خۆت لە بنەما سەرچیەکانن. سوپاس. پرسیارێکمەوێت لە کەربەلاوە، بەس پرسیار بێ. کێ لە کەربەلاوە پرسیاری هەیە؟ فەرموو. كربلاء وينك؟ جنابك تفضل. لا لا مايك مايك. سڵاوتان لێبێت، عەلی لە کەربەلاوە. من عەلی نەسیرم لە پارێزگای کەربەلای پیرۆز. پرسیارێکم هەیە بۆ دکتۆر محەممەد حەسان. هێشتا هەندێک کەسایەتی تەقلیدی کاریگەری گەورەیان لەسەر گۆڕەپانی سیاسی عێراق هەیە. بە بۆچوونی ئێوە تاوەکو چەند بەردەوامی زاڵبوونی ئەم سەرکردانە کاریگەری لەسەر پرۆسەی سیاسی هەیە؟ ڕۆڵی نەتەوەیەگرتووەکان چییە لە پشتیوانیکردنی دەرکەوتنینەوەیەکی سیاسی نوێ کە توانای بنیاتنانی داهاتوویەکی باشی بۆ عێراقیان هەبێت؟ لە هەڵبژاردندا بڕیار لە دەستی ئێوەدایە، نەک لە دەستی ئێمە. لە داهاتوودا دەستکەوتێکی دەستوری هەیە لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە. ئێوەن بڕیار لەسەر ئەوە دەدەن. سوپاس. زۆر باشە. نەجەفی ئەشرەف. کوان نەجەفیەکان؟ تفضل. سڵاو، من نور تائیم لە پارێزگای نەجەفی ئەشرەف. نزیکەی 7 ساڵ زیاترە چالاکوانی کۆمەڵگەی مەدەنیم. چەندین دەستپێشخەری کارم کردووە. سپاس بۆ خوددا کە دەبینین ساڵانە بڕێکی باش پارە دێت، بەڵام ئێمە ناتوانین بەردەوام بین. چونکە ئەو دەستپێشخەریانە بە کۆتایی هاتنی ماوەی پارەدان کۆتایی دێت. ئایا هیچ استراتیژیەک هەیە کە ڕێنماییمان بکات بۆ هاوکاریکردنی ڕێکخراوە خۆجێیەکان بۆ دانانی پلانی درێژخەیان؟ ئەمە پرسیارەکەم بوو بۆ جەنابەت. بەڵام پرسیارێکی دیکەم بۆ دروست بوو. کاتێک کەمێک لەمە و پێش ئاماژەت بەوە کرد کە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لە عێراق دەمێننەوە. دەمەوێت هەڵوێستی ئێوە بزانم سەبارەت بەو بڕیارەی ئەم دوایانەی ترەمپ
بۆ ڕاگررتنی ڕێکخراوە ئەمریکەکان لە عێراق لەوانە ئاژانسەکان و پەیمانگەکان کە لە عێراق کاریان دەکرد ئایا ئەگەرێک هەیە بۆ گەڕانەوە یان ڕاگررتنێکی کۆتایی سپاس اسمك نور الطايش ناوت نورە سپاس نور تۆ لە نەجەفی و چالاگوانیت باشە سەبارەت بە استراتیژ ئێمە لە نەتەوە یەکگرتوەکان یەک مامەڵە لەگەڵ هەموو پێکاتەکانی عێراق دەکەین باشترین ڕێگە بۆ پەیوەندیکردن و بەدەستهێنانی پارە و بەردەوامیدان ئەوەیە کە ڕۆن بیت پێوەرەکان ڕۆن بنواتە بەڵام ئامۆژگاریم بۆ ئێوە ئەوەیە کە بە پلەی یەکەم دامەزراوەکان و هاوڵاتیانی عێراقی بەشداری پێ بکەن بە ئەجێندایەکی لە 100% نیشتیمانی سەبارەت بە بابەتی ڕاگررتنی هەندێک ئاژانسەکان ڕناگیرێت تەنیا ئایا پشگیری ئەمریکی ڕادەگیرێت یان نە ئۆکەی شکران ئەم جلە کوردیە چییە تخوا ئەو مایکەم بۆ بێنن بۆ ئێرە ئەم جلە کوردی لە بەرای لێرە حەزەکەم قسەی لەگەڵا بکەم سڵاوتان لێبێ بە خێراتی میوانەکە دەکەم خەڵکی کوێی هەورامان بخێر بێ زۆر سپاس هەورامی ئەرەوەڵڵا وەشەنی خاسەنی یاخوا وەشبی ئادەی تۆزێ بە هەورامی قسەمان بۆ بکە خێرامای میمانەکە و کەروپەیەگەی وەش حاڵە نابەشداری یەگەم کردن ئەی پرسیارە هەیە نەوەڵڵا پرسیاری هیچ نییە ناوەڵ حەزم بکەی بەشداری بکەم زۆر سپاس ئەمە جلوبەرگی هەورامیە قەچووی بۆ هەورامان ئەبێ بچی من بێ ئەو بێ نا من قەراخیم بەسەر چاو با بچین بۆ قەراخ هەفتەی داهاتوویەوە بۆ سلێمانی چیاکانی ئێمە لە قەراخ لە چیاکانی بێرکەپان خۆشتر و جوانترن ئۆکەی دکتۆر محەممەد الحەسان ئەبێ بە میوانمان لە قەرەداغ ئێوەش کامتان هاتن لە خزمەتتانین باشە؟ فەرموو ئەو قات ڕەشەکە بەڵێ 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 یەس تۆ صباحكم الله والخير بەیانیتان باش دکتۆر سەرەتا پیرۆزبایی لەگەلی کورد و شاری هەڵەبجە دەکەم بۆ ئەو دەستکەوتەیان و بوون بە پارێزگای 19ەم لە عێراق ئەم پارێزگایە بەهۆی تاوانەکانی تاوانکارێکی بکوش سەدام حوسێن ئازاری چەشت کە ئازاری هەموو گەلی عێراقی دا بە تەواوەتی ئەوەش بووە هۆکاری دانانی نێردەی نەتەوە یەکگرتووەکان لە عێراق دوای ئەوەی بەهۆی داگیرکردنی کوێتەوە خراینە بەندی حوتەم بەڵام لە هەمان کادا نەتەوە یەکگرتووەکان بەهۆی داگیرکردنی کوێت کە ئێمەی لە بەندی حوتەمدا هێشتەوە هیچ ڕێکارێکی دژی ئەمریکا ئەنجام نەدا کاتێک ساڵی 2003 داگیری کردین و سامانی ئێمەی تاڵان کرد و دزی و کوشتاری لە عێراق ئەنجامدا سەرەڕای ئەوە بەپێی لێکۆڵینەوەیە کە ڕۆژنامەی گاردیان ئەنجامی داوە لەسەر بەرنامەی گەشەپێدای نەتەوە یەکگرتووەکان لە ساڵی 2024دا گومانی گەندەڵی هەیە نەتەوە یەکگرتووەکان لێکۆڵینەوەیەکی نێخۆیی ئەنجامدا هەوڵی کەسانێک لە نێو نەتەوە یەکگرتووەکان هەیە بۆ وەرگرتنی بەرتیل لە بەڵەندەران و جێبەجەکارانی پرۆژەکان ئەوان ڕێژەیەک وەردەگرن لەسەر پرۆژەکانی نەتەوە یەکگرتووەکان کە دەگاتە 15% بۆ 20%. ئەو ڕێکارانە چین کە بەڕێز محەممەد حەسان دەیانگرێتە بەر بۆ ئەوەی نەتەوە یەکگرتووەکان دژی گەندەڵی بێت نەک خۆی داوای بەرتیل بکات. لە کۆتاییدا داواکارم لە بەڕێز محەممەد حەسان لە هەموو هەڵبژاردنێکدا پێش ماوەیەک یاخود پێش چەند مانگێک ئەوە بڵاو دەکرێتەوە کە لە حاڵەتی بایکۆرتکردندا ئەگەر ڕێژەی بەشداریکردن 30% یان 20% بێت نەتەوە یەکگرتووەکان دانی پێدا نانێت. من دەزانم ئەمە هەڵەیە چونکە من پارێزەرم و لە دیوانی داوا لە نەتەوە یەکگرتووەکان دەکەین ڕوونی بکاتەوە کە نەتەوە یەکگرتووەکان پەیوەندی بەدان پێدانانەوە نییە لە حاڵەتی ڕێژەی بەشداریکردندا ئەوان تەنیا جەخل لەسەر بوونی هەڵبژاردن دەکەنەوە بژاردەی هەڵبژاردن یان نەکردنی دەگەڕێتەوە بۆ گەل. زۆر سپاس. أشكرك وهنئك كمحامي سپاست دەکەم و پیرۆزبایی لێ دەکەم بۆکو پارێزەر پیشەی پارێزەری ئاسان نییە لە عێراق هەواڵی زۆر بڵاو دەبێتەوە
هەندێکیان ڕاستن و هەندێکیان ڕاست نین. تۆ وەک پارێزەرێک ئامۆژگاریم ئەوەیە کە پشت بەڕاستی و بەڵگەنامەی ڕاستەقینە ببەستیت. لەوانەیە شتێکی ئەرێنی لە عێراق بێت کە میدیای ئازاد و تۆڕی کۆمەڵایەتی ئازادە، بەڵام لە کێشەکانی پەیوەست بە گەندەڵی و بابەتە یاساییەکان لەوەتەی من هاتوومەتە ئەم ئەرکە هیچ کێشەیەک یان بابەتێک نییە پەیوەست بێ بە سەرپێچی دارایی یان گەندەڵی دارایی. کارمان لە نەتەوە یەکگرتوەکان لە ڕێگەی میکانیزمێکەوەیە کە کەوتووەتە ژێر چەندین چاودێری و ڕێکار. دڵنیات دەکەمەوە لەم لایەنەوە کە ئێمە بابەتیانە و بێ لایەنانە کار دەکەین و لایەنگیری بۆ لایەنێک دژی لایەنێکی دیکە ناکەین. لەسەر پرسی گەندەڵی دارایی ئێمە لە نەتەوە یەکگرتوەکان لە هەموو دامەزراوەکاندا بە تەواوی ڕەتی دەکەینەوە. ئەگەر دەتەوێت زیاتر بزانی دەربارەی UNDP داوا دەکەم سەردانی بارەگای UNDP لە بەغدا بکەیت بۆ ئەوەی بیان ناسی و وەڵامی ڕاستەقینەت بدەنەوە بە پشتبەستن بە بەڵگەنامە نەک بە راپۆرتە میدیاییەکان. سوپاس. ئۆکەی ئادەی با دەستان ببینم کوان لەکوێن جەماعەت ئادەی نانەبات یەک تۆش بینەوە کوردستان ئادەی ئێرە کوردستان کێی لێیە تۆ تۆی قسە بکەی سلێمانی کوا سلێمانی فەرموو. سەرەتا دەمەوێت بە خێرهاتنتان بکەم بۆ شارەکەم. ناوم لارایە و پرسیارەکەم ئەمەیە. خۆشترین لایەنی کارکردن لە نەتەوە یەکگرتوەکان چییە؟ هەروەها ئەگەر بتوانیت شتێک لە کارەکەت بگۆڕیت چی دەبێت؟ سپاس. دەست خۆش. جوانە ناوت زارایە یان سارە؟ لارا. ئەها لارە، من بەباشی گوێ ناگرم ببوورە. تەمەنت چەندە؟ ئەوە پرسیارێکی زۆر سیاسی. بەڵێ ئێمە وەکو دیپلۆماتکاران ئەگەر وەڵامتان بینەوە هەرگیز بازی تەمەن ناکەین. ئەزانی ئەتوانی 70 ساڵبی بەڵام هەست بکەیت 14 ساڵی. ها لە من گەنجتر دیارە ئەوەتا من قشم بەسەرەوە نەماوە. زۆر سپاس. خەڵکی کوێی؟ هەولێر؟ سپاس دەکەم. باشترین شت لەبارەی کارکردن بۆ نەتەوە یەکگرتوەکان ئەوەیە کاتێک دەزانیت لە ئاشتیدا بەشداریت. بەڕاستی ئاشتی بەهایەکی زۆر تایبەتە. کارکردن بۆ نەتەوە یەکگرتوەکان پەیوەندی بە پارەوە نییە، پەیوەندی بە پەرۆشیەوە هەیە. ئەوەی دەتوانیت بیبەخشیت، بەڵام کارێکی ئاسان نییە. لەبیرت بێت ئێمە هەندێک کەسمان لێرە لە عێراق لەدەستدا. یەکێکیان دیمیلۆی خوالێ خۆش بوو کە کوژرا. اوكي ها انبار ما سمعنا من انبار منو راح يحكي من الانبار انت تفضل. سەرەتا سڵاوتان لەبێت. من ناوم ئەو سادقە لە پارێزگای ئەنبار. بەکەلۆریسم لە میدیا هەیە. پرسیارێک بۆ مامۆستای بەڕست. پێشتر گوتت کە عێراق وڵاتێکی هەژار نییە. چۆن وایە؟ کاتێک کە تاوەکو ئێستا بێکاری و هەژاری لە ئاستە بەرزەکانیش هەیە. چۆن دەبێت وڵاتێک دەوڵەمەند بێت و هەندێک وڵاتی دیکە و ڕێکخراوەکان چارەسەر بۆ قەیرانەدارەیەکانی بدۆزنەوە، چ لە ڕووی ئاوادانکردنەوە بێت یاخود ژیان. ئەگەر وڵاتێکی دەوڵەمەندیشە بۆچی ناتوانین ببینین پشتگیری وڵاتانی دراوسەی زیان لێکەوتوو بکات؟ شكرا لك يا ابني من الأنبار. زۆر سپاس بۆ تۆ لە ئەنبارەوە. من جەخت لەسەر ئەوە دەکەمەوە کە بەژمارە ئاماژەم پێدا. عێراق وڵاتێکی هەژار نیە لە ڕووی ئابووری و دارایی و لە ڕووی کولتوری و هەموو شتێکەوە. یەکێکە لە دەوڵەمەندترین وڵاتان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. وەک دەزانین عێراق بە چەندین ئاڵنگاریدا تێپەڕیوە. لەوانە داعش کە بەشێکی زۆری سەرچاوەکانی ئەم وڵاتەی بەفیڕۆدا. ئەوەی لێرە لە سولەیمانی لە هەولێر و بەسرە و بەغداوە دەیبینین ئاماژەن بۆ ئەوەی کە ناوچەکانی عێراق دەستیان کردووە بە گەشەکردن و گۆڕانکاری. وڵاتەکە دەستی کردووە بە بینینی خێر کە ڕنگدانەوەی لەسەر گەل هەیە.
بەڵام عێراق گەورەیە و فراوانە ناکرێت هەمووی بە یەک جار بەرەو سەرەوە بڕوات. من پێم وایە هەر وڵاتێک یان هەر حکوومەتێک بەرنامە و پلانی خۆی هەیە، هەر جارە و ڕوو دەکاتە ناوچەیەک بۆ گەشەپێدان. لەوانەیە پارێزگای ئەمبار یەکێک بێت لە گەورەترین پارێزگاکانی عێراق لە ڕووی ڕووبەرەوە. بۆیە تۆ دەبینیت هەموو شتێک لە ئەمبار کاتی دەوێت. بەڵام پارێزگای ئەمبار دەوڵەمەندترین پارێزگایە بە خەڵکەکەی و تواناکانیان بۆ چوونە نێو بزنس. ئەمە ئەو شتانەیە کە جەختی لەسەر دەکەمەوە. سوپاس. شکرا. میسان ئۆکەی فەرموو. سڵاو غفرانم. فەرمانبەر لە دەستەی خاوەن پێدەوستێک تایبەتیەکان و بەرپرسی یەکەی نوێنەرایەتی ئافرەت لە وەزارەتی کار. هەروەها دەرچووی پەروەردەی ئیسلامیم. پرسیارەکەم ئەوەیە هەوڵەکانی نەتەوەی گرتوەکان چین لە گوشار خستنە سەر حکوومەتی عێراق لە پێناو یەکسانی بۆ ئافرەت و پاراستنی لە توندوتیژی دوای دەرچوونی هەموارکردنی یاسای باری کەسێتی نوێ. پرسیارێکی گرنگە کەچم غفران. هەوڵەکانمان بەردەوامن، نەک تەنیا لەگەڵ حکوومەتی عێراق بەڵکو لەگەڵ خاوەن بڕیارەکان لە پەرلەمانی عێراق. ئەنجومەنی نوێنەران پێمان ڕاگەیاندون کە دەبێت عێراق پارێزگاری لە دەستکەوتەکانی ئافرەتان بکات، بەڵکو بەرەو داهاتوو پەرەیان پێ بدات. تێڕوانینی ئێمە ئەوەیە کە جیاوازی لە بۆچوونەکاندا لە نێوان هەندێک لایەن و هەندێک لایەنی دیکەدا هەن. بەڵام بۆچوونی خۆم ئەوەیە کە عێراقیەکان پارێزگاری لە دەستکەوتەکانی ئافرەتان دەکەن و پەرەشیان پێدەدەن. هەروەک دەزانیت پێش کەمێک خانمێک لە نەجەفی ئەشرەفەوە قسەی دەکرد دەربارەی خۆ بەربژێرکردنی لە هەڵبژاردنەکانی داهاتوو. ئەمە ئەو بوارەیە کە بەردەستە و کراوەیە بۆ هەموو هاوڵاتیانی ئەم وڵاتە. بەڕاشکاوی پێت دەڵێم کە ئەوەی هەستم پێکردووە لە ئافرەتانی عێراقی ئەوەیە کە لە پرۆسەی سیاسی تێگەیشتون. دڵنیات دەکەمەوە کە ئاسان نییە هەندێک پرۆژە تێپەڕێنرێن کە زیان بە ئافرەتی عێراقی بگێنن. بەڵام ڕێکارە دەستوریەکە ئەوەیە کە لە ڕێگەی دامەزراوە حکومیەکانەوە بکرێت و ئەوەش داخوازی ئێمەیە. عن طريق المؤسسات الحكومية هذا هو المطلوب. اوكي شكرا. باقي 10 دقائق دەخولێکمان ماوە لەبەرەوە پرسیارەکانتان بە خێرا. سلێمانی ئادەی بادەیەکی گوڕی سلێمانیم گوێ لێ بێ. ئادەی کوڕی قۆز هەستە. سڵاوتان لێبێ. من ئارام لە زانکۆی تیشک خوێندکاری هەندەسەی معماریم. پرسیارەکەمەوەیە کە چ کارێکە کردووە بۆ عێراق بە تایبەتی بۆ کورد کە شانازی پێوە بکەیت. أشكرك على السؤال. لو أجيب لك قائمة سپاس دەکەم بۆ ئەو پرسیارە. ئەگەر لیستێکت پێشکەش بکەم لەوانەی پێشکەشی کوردستانمان کردووە سەرسام دەبیت. لیستێکی درێژ و فراوان لەوانە هەندێک قەڵا لە هەولێر، هەندێک شورا، هەندێک شوێنەواری مێژووی، ئەوەی کە لە کوردستان و عێراق بە گشتی دەردەکەوێت، واتە مێژووی مرۆڤایەتی لێرە بوونی هەیە. ئەوەی پێشکەشمان کردووە هیچ نییە بەرامبەر بە پێگەی گەلی کوردستان و عێراق، بەڵام ئێمە لە چەندین پرۆژە بەردەوامی. سڵاوتان لێبێت. ئەحمەد عەبدولحوسێن خەفاجیم لە پارێزگای میسان. بەڕێز محەممەد حەسان ڕاچیە لەسەر کشانەوەی بەڕێز موقتەدا سەدر لە هەڵبژاردنەکانی داهاتوو. هۆکارەکان و لێکەوتەکانی لەسەر حکوومەتی داهاتوو چین. ئەم هەلەش دەقۆزمەوە بۆ ئەوەی بانگێشتان بکەم بۆ پارێزگای میسان بۆ ئاگاداربوون لە دۆخی پارێزگایەکە. بانگێشکردنەکەتان بۆ سەردانی پارێزگای میسان قبول دەکەم. سەبارەت بە بڕیاری کشانەوەی ئەم بەربژێرە یاخود ئەوەی دیکە ئەمە لە پسپۆری ئێمەدا نییە، بۆیە بووبوورە کە وەڵامی پرسیارەکە نادەمەوە. اوكي فرمو. سعيدين برؤيتك. خۆشحاڵم بە دیدارت و دیداری ئەم گەنجانە لە هەموو پارێزگاکانی عێراقەوە هاتوون. من خۆم پرسیارم هەیە، بەڵام گوتت عێراق یەکێکە لە دەوڵەمەندترین وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. وەکو ئابووری ناسێک و دەرچووی ئابووری دەڵێم کە ئابووری عێراق پشتی بە یەک سەرچاوە بەستووە.
لە نێو وڵاتانی باکوور و باشووری جیهان وڵاتانی جیهانی سێم و تاکلانەیە چۆن عێراق دەتوانێت پشگیری بۆ گەشە سەندنی ئابوووریەکەی دابین بکات؟ ناوت و پارێزگاکە؟ ناوم عەلی سەلمان تائیرە لە پارێزگای دیالە باڵیۆزی سەرۆک وەزیرانم لە ئەنجومەنی باڵای گەنجان. نسيت پارێزگاکەت بیرچوو بەڵام ئەو هەموو عینوانە و لە بیرە. من لە پارێزگای دیالەم و تا کوێسە گوێم لێ وەزیرانم لە ئەنجومەنی باڵای گەنجان. پارێزگا ها دیالە شاری پرتەقاڵ. هەروەها لێرەوە بەڕێز دکتۆر محەممەد حەسان بانگێژ دەکەم بۆ بینینی پارێزگای دیالە. ئەبێ گەشتێکی هەموو عێراق دەست پێ بکەیت دوایان بەرنامەیە. دیالە بە پرتەقاڵ گەشە دەکات. زۆر سپاس. زۆر سپاس بۆ تۆ عەلی، سپاس دەکەم. یەک شتت بۆ دووپات دەکەمەوە. ئەو قسانی دەربارەی دەوڵەمەندی عێراق کردم، من دکتۆرام لە ئابووری هەیە. بۆیە هەر لە خۆمەوە قسە ناکەم. توانەکانی ئەم وڵاتە زۆر گەورن. ڕاستەکە وڵاتەکە بەگشتی پشت بە نەوت و گاز دەبەستێت، بەڵام سەرچاوەی مەزنی دیکە هەن کە بەڕێوەن و عراقیەکان دەتوانن لە چەند ساڵی داهاتوو بەکاریان بێنن. من سەردانەکە قبول دەکەم. العراق قادر على استغلالها إن شاء الله في السنوات القليلة. وأنا أقبل زيارتك. صلاح الدين ما سأل سؤال؟ ما سألتوا سؤال؟ أوكي خليه يشوف صلاح الدين. صلاح الدين أنت صلاح الدين؟ أوكي تفضل. عدنانم ساڵێکوانی مەدەنیم لە پارێزگای سەلاحەدین. ئەو پارێزگایەی کە هەندێک تۆمەت لەلایەن هەندێک کەس و لەلایەن بەرپرسانەوە دەدرێتە پاڵی لەوانە کارە ساتی سپایکەر و بەعسی بوون و پەیوەندی بە ڕژێمی پێشوەوە. دەمانەوێت بزانین ئەم تۆمەتانە دەبێت پوچەڵ بکرێنەوە. ڕۆلی نەتەوەی گرتوەکان چییە لە سنووردارکردنی گوتاری ڕقوقینە و گوتاری جیاکاری، چونکە ئەمە دەبێتە هۆی هەڵۆشانەوەی کۆمەلگە و دروستبوونی ناسەقامگیری و نائارامی لە وڵاتە. أنا أحييك وأحيي أهالي صلاح الدين. سڵاو لە تۆ لە خەڵکی سەلاح الدین. أنا لي قرابة في صلاح من لە سەلاح الدین خزمم هەن من آل حسان لە بنەماڵی حەسان. ومن المحافظات هەروەها یەکێکە لەو پارێزگایانەی کە سەردانم کردووە. بەڕاستی پارێزگایەکە پارێزگارێکی باشی هەیە. پێم وایە ناوی بەدر فەحلە. لە توانە باشەکانی عێراقە. بەڵام پارێزگای سەلاح الدین وەکو ئەنبار و پارێزگاکانی دیکە پێویستی بە پشگیری ئابووری و دیدگایەکی قۆناغبەندی هەیە. هەموو ئەمانە ناکرێت لە عێراقدا هەبن، چونکە عێراق وەک هەر وڵاتێکی دیکە بە پێیکارە لە پێشینەکان دەڕوات. ئەوەی لە سامەڕا بینیومە شوێنەکان پێویستیان بە دووبارە چالاکردنەوە هەیە. محلات تقريبا بحاجة إلى إعادة تنشيط. هاوڵاتیانی سەلاح الدین ئێستا چاوەڕێی ڕۆڵێکی گەورەتری حکومەتی ناوەندی و وەبەرهێنان دەکەن. من پێم وایە گرنگی بە سەلاح الدین دەدرێت و چەندین وەبەرهێنەر هەن کاری تێدا بکەن. سيكون التركيز منصب على صلاح الدين وهنالك العديد من المستثمرين. شكرا. last two question. پرسیاری کۆتایی. هەولێر أوكي أخير پرسیار بۆ هەولێرە بێ. أكو أي محافظة اللي ما هيك باريزگايك هيك قسينا كردو به؟ بابل قسينا كردو؟ أوكي بابل وينكم؟ ليشون؟ واسط حشا وشلون؟ واسط قسي كردو شلون قسينا كردو؟ بابل ليشون؟ بابل وينكم؟ باب ثاني خلي نشوفكم بابل. تفضل. سڵاوتان لێبێت من زەید غەفارم ئەندازیاری شارستانیم لە پارێزگای بابل. نەتەوەیە گرتووەکان پشگیری پرۆژەکانی وەبەرهێنان لە عێراق دەکات. هەروەک چەندین نوێنەری نەتەوەیە گرتووەکان لە عێراق دەڵێن ئایا لە داهاتوودا پرۆژەی وەبەرهێنان دەبێت کە تەنیا بە کادری عێراقی تەواو بکرێت و نەتەوەیە گرتووەکان سەرپەرشتی بکات لە ڕووی ئەندازیاری و کارگەڕی و کرێکارانەوە بە مەبەستی دابینکردنی هەلیکار بۆ دەرچوان لە عێراق. أحسنت شكرا. زۆر باشت کرد، سوپاس کوڕم. کاتێک دەڵێن بابل بەڕاستی موچرکە بە نێو جەستەمدا دێت.
پێم وایە بابل لەو ناوچانەیە کە لە داهاتوودا جێگەی بایەخی حکومەتی عراق و کۆمەڵگەی نێودەوڵەتی دەبێت لە ڕووی وەبەرهێنانەوە. بەڕێز داوایەکم لێت هەیە. من شوێنێکم ئامادە کردووە بۆ ئێزیدیەکان. ئاگەر کەسێک لە ئێزیدیەکان هەیە هیوادارم دەرفەتی هەبێت. ئەو خوشکە ئێزیدیەمان فەرموو. بەیانیتان باش، داواکارم لە خوددا هەمووتان لە خۆشی و تەندروستی و سەلامەتی دابن. بێگومان من ئەمڕۆ شانازی بە دیداری هەمووتان دەکەم. پرسیارێکم هەیە بۆ بەڕێزت. دڵنیام ئەوەی کە ئێزیەکان لە ساڵی 2014 تووشی بوون لە جینوساید و کوشتن و ڕفاندن و شتی دیکە شتێکی شاراوە نییە. بەڵام تاوەکو ئەمڕۆ ئێمە وەکو پێکهاتەیەکی دێرین لەم وڵاتەدا تووشی ستەم و هاوار و ڕاگواستن دەبینەوە. چۆن ئێوە وەکو ڕێکخراوێکی نەتەوەی گرتوەکان دەتوانن بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەشداری بکەن یان چارەسەری جددی و سەرکەوتوو بدۆزنەوە تاوەکو ئێمە توانای مرۆیی و کلتوری و سیاسی و کۆمەڵایەتی و ئابووریمان هەبێت. سپاس. من بەڕێزەوە بۆ ئێزیدیەکان دەوەستم. ئەوەی ئێزیدیەکان لە مێژوودا تووشی بوون بە تایبەتی لە سەردەمی هاوچەرخدا لە سەردەستی داعش شتێکە دڵ بریندار دەکات. لە هەموو گفتوگۆکان و ڕاپۆرتەکانم بۆ نەتەوەیە گرتوەکان جەخت لەسەر پێویستی پێشکەشکردنی هەموو پشتگیری و خزمەتگوزاریەک بۆ ئێزیدیەکان دەکەمەوە. ناتوانانی دوێنای بکەی کە کوڕان و کچانی ئێوە لەم وڵاتە جوانەدا لەم سەدەیەدا بفرۆشرێن. ئەمە شتێکە ناچێتە مێشکەوە. تەنیا ئێزیدیەکان نین کە باسی ئەم کارە ساتە دەکەن. هەموومان دەبێت باسی ئازارەکانی ئێزیدیەکان بکەین. ئێزیدی پێکاتەیەکی سەرەکین لە کوردستان. دەمەوێت ئەوەت بۆ ڕوون بکەمەوە. دەمەوێت ئەوەت بۆ ڕوون بکەمەوە کە بەڕاستی ئەم بابەتە بەشێکی سەرەکیە لە کاری من. من ڕازی نیم بەبوونی ئێزیدی لە کەمپەکان. دەبێت کۆتایی پێبێت. دەبێت کۆتایی بەمە بێت. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم، من ئێستا لە چوارچێوەی گەشتێکی دەرەوەی عراقدام کە هەمووی تەرخان کراوە بۆ یارمەتیدانی ئێزیدیەکان بۆ گەڕانەوە بۆ ماڵەکانیان بە شێوەیەکی ئارام و سەقامگیر. سوپاستان دەکەم. هەولێر بابە هەولێر کۆتایی پێبێنین. هەولێر پایتەختی کوردستان. ئەوکەی وەرە فەرموو. ئەمە ناسنەوە وانە مایک بۆ ئێرە لەنجا ناسنەوە هەمووتان چەپڵەیەکی بۆ لێن مادەمەی ناسن. سڵاتان لێبێت. من لەنجە فاروقم لە شاری قەڵاو منارەوە هاتووم. قوتابی بەشی ڕاگەاندنم لە زانکۆی جیهان. پرسیاری من بۆ بەڕێز محەممەد ئەلحسێن دەربارەی کورد و ناوچە دابڕاوەکانە. هەر وەک دەزین لە ماوەیەکی کورددا جوتیارێکی کورد بە شێوەیەکی دڕندانە و ناخەژێن پەلامار درا لەلایەن حەشدی شعبیەوە. پرسیاری منەوەی باشە بۆچی ئێمەی کورد تەنها دەبێت دژایەتی بکرین، تەنها دەبێت ئازار بدرین. من دڵنیام لەو قسەی کە ئێستا دەیکەم، ئێمە ئێستا لەو بەرنامە ئامادەین هەمومان لە چەندین شوێنی دیکە هەیە کە خوشک و برا کوردەکانمان چەوسانراونەتەوە و ئازار دەدرێن تەنها لە بەرەوەی کە کوردن و کورد زمانن. ئێمە هەر ئەو نەتەوەین کە کیمیاباران کراین و دەنگمان نەکرد، هەر ئەو نەتەوەیشین کە بە بۆنەی بە بیانووی بابەتی سیاسی و موشک باران کراین و چەندین کەسانی ئازیز و خۆشەویستمان لێ ڕۆشن دیسانەوە قسەمان نەکرد. هەر ئەو نەتەوەیشین کە وڵاتانی دراوسێمان لێیان دەقەومێت پەنا بۆ ئێمە دەهێنین تاکو یارمەتیان بدەین. باشە بەڕێز محەممەد، تۆ و کەسانی دەسەڵاتدارانی هاوشێوەی تۆ ئەم کێشەیە چۆن وێنە دەکەن؟ چۆنی دەتانێت پاڵپشتی کورد و ناوچە دابڕاوەکانمان بکەن؟ بەڵام تکایە یەکشت
بەرز محەممەد ئەگەر تۆ تەنها لێرە قسە دەکەیت و کردار نییە لە ئێستا بە من بڵێ لەنجە جوابی پرسیارەکەت نادەمەوە لەبەرەوەی ئێمەی کورد ئەوەندە قسەی ڕازاوە و بێکردار بە گوێماندا چەپێنراوە بێزار بووین کردارمان دەوێت کایە ئۆکەی دەست خۆش من قسە ناکەم ئەو داوای لێکردم کە قسە نەکەم پرسیارەکەی دەربارەی بۆیە قسە ناکەم ئەو پێی گوتم ئەگەر کرداتان نەبێت من نەتەوەیە گرتوەکانم ئەمە بەشێکە لە کاری بەرپرسانی عراق بۆیە تۆ پێت گوتم قسە نەکەم کەواتە من قسە ناکەم ڕۆڵمان هەیە حەز ناکەی کەمێک باسی ئەومان بۆ بکەی دەزانیت هەموو ئەو شتانی دەیکەین بە ئاشکرا بڵاویان ناکەینەوە پەیوەندی زۆر لەگەڵ بەرپرسانی عراقی هەیە لە کۆتاییدا ئێمە خاوەنی ئەم وڵاتە نین ئێوە خاوەنی ئەو وڵاتن ئێمە لێرەین بۆ یارمەتیدانتان ئێمە لێرەین بۆ هاوکاریکردنتان بۆ ئەوەی زیاتر پێش بکەون هەروەها بۆ چارەسەرکردنی قەیرانەکان بە کورتی پێت دەڵێم کوردستان جوانی عراقە پێم وایە هەموو عراقیەک ڕێز لە دۆخ و پێکاتە و کولتوری گەلی کوورد دەگرێت کوردستان وڵاتێکی جوانە پرسیارەکەی ئەو بە دیاریکراوی سەبارەت بە ناوچە جێناکۆکەکان بوو بە تایبەتیش کێشەی زەوی و زار موڵکایەتی دەزانم بۆیە دەڵێم ئێمە لەو بارەیەوە لەگەڵ بەرپرسانی عراق لە ڕاوێژدانین زۆ سپاس دەکەین بۆ کاتەکەت وابزانم کاتت نەماوە زۆ سپاس کە لێرە بووی یەک هەنگاوی کۆتاییمان ماوە پرسیارێک من لێتە پرسم کە دوای جەنابەت کێ ئەبێ لەسەر و کورسیە دابنیشێ پێت باشە کێ ببێتە میوانمان لە بێستون تۆک دوای ئەوە شوێنەیەکی سێڵفیەگرین هەر هەمومان بەیەکەوە پێش ئەوەی وەڵامی پرسیارەکەت دەمەوە کە بە خۆشحاڵیەوە وەڵامی دەدەمەوە پەیامێکم بۆ هەمووتان هەیە ئەگەر ڕێگەم بدەیت لەبەرەوەی دەمەوێت زۆر ورد بم لەوەی لێرە دەیڵێن ئەگەر ڕێگەم پێ بدەیت دەیخوێنمەوە بە ئینگلیزی دەیخوێنمەوە پەیامەکەم بۆ ئێوە کاتێک دەست پێ دەکەین و کاتێک کۆتایی پێدەهێنین ئێوە ئێستا خوێندکارن سبەینێ دەبنە کارمەند پاشان خاوەنکار کەسانی کاریگەر ڕەنگە سیاسەتڤان سەرکردە بە شێوە و فۆرمی جیاواز و دروستکەری دەوڵەت هیوای سەرکەوتن بۆ هەمووتان لە هەوڵەکانی داهاتووتاندا دەخوازم هەمومان بەم قۆناخەدا تێپەڕین هەمومان لەوانەیە منیش ئاڵنگاری زۆر هەن زیرەکی دەستکرد ئابووری گۆڕاو گۆڕانکاریە بەردەوامەکانی ناوچەکەمان کە دەکرێن ناسەقامگیری دروستکەن ناتوانین خۆمان لەوەی ڕوودەدات بپارێزین بەڵام دەتوانین خۆمان بگونجێنین دەتوانین هەوڵی گۆڕانکاری بدەین هەر یەکێک لە ئێمە هەر یەکێک لە ئێوە بە شێوازی خۆی هیچ بیرۆڕایەک نابێ پشتگوێ بخرێت و هیچ کردەوەیەک نابێ فرامۆش بکرێت لە هەمان کاتدا دەبێ واقعی بین و قبوڵی بکەین کە ئەمڕۆ لە پێشتر باشتر دەژین وێنای ئەو ناوچەیە بکە 40 ساڵ پێش ئێستا 20 ساڵ پێش ئێستا مێژوو خۆی قسە دەکات دەبینیت گۆڕانکاریەکی زۆر ڕوویداوە گۆڕانکاری ئەرێنی ڕەنگە وەکو ئەوەی تۆ دەتەوێ ئەرێنی نەبێت یاخود بەو خێراییە نەبێت کە تۆ دەتەوێ بەڵام سەیری پەرداغی نیوە پڕ بکەن نەک نیوە بەتاڵ هەندێک جار ڕەنگە لە بێهیواییدا لە هێواشی گۆڕانکاریەکاندا دەمانەوێت زیاد لە پێویست لە خۆمان بدەین سەیری داهاتوو بکەن و گەشتبین بن شتەکان بۆ زۆر کەس زۆر باش نین بەڵام هەروەها شتەکان زۆر خراپیش نین کاتێک لە ژیانی ئەکادیمی و کەسی خۆتاندا پێش دەکەون زیاتر و زیاتر بەرەو ڕووی جیهانی دەرەوە دەبنەوە دەتوانن دەرەنجامی خۆتان دروست بکەن کوردستان چەندی ساڵ لەمەوبەر لەکوێ بوو ئەمڕۆ لەکوێیە ئەوە چیرۆکێکی جوانە کە ئێستا تێیداین
عێراق 20 ساڵ لەمەوبەر لەکوێ بوو؟ ئەمڕۆ عێراق لەکوێیە؟ یان 10 ساڵ لەمەوبەر؟ بە بۆ ساتێک هەڵوەستە بکەین و بگەڕینەوە. ئەو وانەیە کە فێر بووین ئەوەیە کە سەیری ڕابردوو بکەین، بەڵام دەبێ بەرەو پێشەوە بچین. من گەشتبینم بە وڵاتە، زۆر گەشتبینم بەم وڵاتە، بە تایبەتی کاتێک سەیری ئێوە دەکەم و سەیری ڕوخسارتان دەکەم و هەندێک لە پرسیارەکانتان هەندێکیان دەتوانم وەڵام دەمەوە، هەندێکیان ناتوانم، هێشتا زۆر ئاڵنگاری هەن. بەڵام هەروەها دەرفەتەکانیش دەبینم، دەرفەتەکان کە دەکرێت بقۆزرێنەوە. سەرنجتان لە سەرکارە لە پێشینەکان بێت و دەستکەوتەکان بپارێزرێن. پەیامەکەم بۆ ئێوە ئەوەیە: ئێوە داهاتوون، ئێوە داهاتوون. نەک تەنیا ئایندە بەڵکو و ئایندە سازانیشن. من ئەمە بە سادەیی ناڵێم. ببنە هێز بۆ ئاراستەی ئەرێنی بەرەو پێشڤەچوون، ببنە چرای ئاراستەکردنی ئەم وڵاتە، دوور بکەونەوە لە هەموو ئەوەی جیاتان دەکاتەوە و سەرنج بخەنە سەر هەموو ئەوەی کە یەکتان دەخات. لە یەکێتیدا هێز هەیە، جیهان لەم دواییانەدا لە گۆڕاندایە، ڕەنگە بە خێراییەک زیاتر لەوەی کە من و تۆ چاوەڕوانی بکەین. دەبێ قبوڵی بکەین، خۆمان بگونجێنین و کاری لەگەڵ بکەین و بەردەوام بین. تەنیا ئەوانەتان کە خۆیان ناگونجێنن لە بەرەی دۆڕاودا دەبن. من زۆر هیوام بە ئێوە هەیە، ئێوە داهاتووی عێراقن. سوپاس. دەست خۆش، زۆر سوپاس. پێت باشە کێ میوانی داهاتوومان بێ؟ ئەگەر لە من بپرسیت، پێم وایە میوانی داهاتوو دەبێ سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان بێت. مستر ئەنتۆنیۆ گوتێرس. بەڵێ، لە بەغا بیکەین؟ دەزانیت ڕەنگە مانگی داهاتوو لووتکەیەکی عەرەبی هەبێت. بۆچی دەست پێشخەری بۆ سکرتێری گشتی ناکەیت؟ هاوکاریمانەکەن؟ من هەمیشە یارمەتی دەدەم. سوپاس دەکەین، ئەبێ هەستینە سەر پێ بۆ ئەمە. زۆر زۆر سوپاس دەکەین بۆ کاتەکەت. جەماعەت هەمووتان وەرنە ناوەڕاست. There is going to be one selfie. ئەوانەی ئێوەش وەرنە ئێرە. And you are going to be taking the selfie. وەرنە ناو سێلفێکەوە. You can just leave.